خۆشەویستانی ڕۆژێکی نوێ سڵاوتان لێبێت بانیتان باش بێت لە هەر شوێنێکە نێما بینن هیواداری نەمڕۆژێکتان هەر بەهار و سەیران و خۆشی و شادی بێت. ئەمڕۆ ئێمە لە ناوچەیەکی دڵڕفێنی کوردستانین لە شوێنێکین من دڵنیام ئەگەر ئێستەیەوە لە ڕێگەی هاوکارانمانەوە ئەو دیمەنانە ببینن ئێستش بۆی بێن زەرەر ناکەن. دڵنیا بن ئێمە ئەمڕۆ لە شارە جوانەکەی دەربەنیخانین لە سەیرانگای بانخۆین دیارە بێگومان لێرە وەکو لە پشتی منەوە لە پشتی ئەمەوە دیمەنەکانە بینن خەڵکێکی زۆر هاتۆ بووە گەشت و سەیران. ئەمڕۆ بەرنامەی ڕۆژێکی نوێژ بەرنامێکی تایبەتە بێت بۆ ئەوەی کە هەندێک بەسەرات و باس و خواسی تایبەت بە سەیران و گەشت و هەندێک بابەتی گەشتاری بۆیە بخێنە ڕوو من و هاوکارم لانە بەرنامەی ڕۆژێکی نوێتان پێشەشەکەین. خەریب بگیرم شێتۆ لانە بانی باش ئەگەم لێ بوو بڕوە خۆشەویستان ئێمە لەر شوێنەکەن سڵاوتان لێ بێم کاتتان باش بێت. ئێمە ئەمڕۆ لەگەڵ ستافی پرۆگرامی ڕۆژێکی نوێ و کۆمەڵێک میوانی ئازیزا هاتوین گەشتێکی خەنجیلانە وەکو ئاری باسی لێوە کرد لە دەربەنیخان و لە ئێرەکوێ ئاری بانخۆین لە بانخۆین ئەنجامین بیرمەچێتەوە بۆیە پێم بیرتە کەواتە ئەمڕۆ ئێمە ئەم سروشتە جوانە هەڵمان بژاردۆ بۆ ئەوی کا گەشت و سەیرانی تیا بکەین و پرۆگرامێکی تایبەتیش پێشکەش بە ئێوە بکەین. دڵنیام ئاری ڕەنگە زۆر هاوڵاتیە بێت ئەمڕۆ بەڕاستی کەشەکەی زۆر زۆر تایبەتە بەلای منەوە ئەوە نیە هەتاوێکی زۆر بەتیم بێ یا خود زۆر سارد بێ بەدڵی منە ئەمڕۆ زۆر باشی تر ناشوان سووتێنەوە نیە تاوەکە ئەگەر باران نەبارێت تەبانە بشبارێ هەر بارانیش بارانی بەهارە قەچێتۆنیە بکاتە ئەمڕۆ ئەگەر نیازتان نییە بچنە گەشت و سەیرانەکان بە دیار پرۆگرامی ڕۆژێکی نوێەوە بن دڵنیا بن لەوەی کە سەیرانتان ماڵەوە سەیران و بۆنی یابراخەکە ئەگەینە ماڵەکانتان لەبەرەوەپراخشمان لا نییە بەڵام هەر بۆ نەگەیتان ئەگەینە لە بەدڵی توێ کەلامان نیە ئەمڕۆنیە بۆ وەڵاگەر لامان باە بۆن کاکە خەیە پێی ناخۆش بە یابراخمان لا بێت وڵی کاکە تۆ لە ماڵە یابراخ دروستەکەی نایخۆی ئێستا بۆ لەم سەیرانە حەزلێتی لە بەیانێنان و ماسمان خواردۆ لێمانگەڕن وەڵە خۆشیستانم ڕۆ کۆمەڵێک میوانی ئازیزمان لەلایە دیارە بێگومان بەرنامەکە بەوانەوە جوانترە بێت دکتۆر ڕزگار عەبدولکەریم کە بەڕێزیان سپۆڕی ئابوورین وهەروەها ڕاگری پەیمانگەی تەکنیکی دکتۆریان زۆر زۆر بەخێر بەخێر بێت دکتۆریان سەرچاوان بەخێر بێت کاکە هونەر عەلیمان لەگەڵایە کە بەڕێزان هونەرمەندن و ئەمڕۆ بەدەنگە خۆشەکەی بەرنامەکە ڕازێنێت زۆر بەخێر بێ کاکە هونەرگیان تۆش سەرچاوانمان خاتوو ساکار حەمە ساڵح وازان ئەمەل حەمە ساڵح شێوەکارمان لەلای هەلە ئێسەوە سکێچی کێشاوە لە پشتەوە دیمێنێکی جوانێتتر نازانین چی تاواکە بێت لە کۆتایی بەرنامەکە هەرە چین بەلاشی خاتوەمەلیش زۆر زۆر بەخێر بێگر گوێی لێمانە دوجارە چینە لای اینجا ئەی برادرانی موزیسیان وڵا برادرانی موزیسیان نازانم کەوتونە دەم ناقەشە پێ ئەکەن کاک ڕاستی و کاکەرکان و کاکدەستان زۆر زۆر بەخێر بێن سڵاوتان گیانەکەم ئەو مایکەمان بێت خۆڵدای کاک ڕێباز بم بەیانیاڵێ چی نەخەوتوە کێشە چیە کاک ڕێباز ئەڵێ نەخەوتوین ها بەهەنی باش بۆ بە قوڵام شەو باشیا بەیانی باش کاک ڕێباز کاک ڕێباز شەو باشیا بەیانی باش بۆ نەخەوتی کاکە فریانەکەوت بابەتەکە شتێکی کێ هەستەکەم خواڵشتان ساغ بێت دەستان خۆش بێت من دڵام کومەڵە بەرهەمی تایبەت ئامادەی وایە بەخێراتی میوانە بە ڕێزەکانیشتانەکە زۆر زۆر سپاس لێبوو لایەکە بێ چۆنە باشی خۆ کاک ڕێباز وڵای شکۆی خۆر نییە تا سێزار سرم سوتاوە خۆشویستان دیارە بگومان پامێرمان تەرزەشمان لەگەڵایە لە نێو ئەو هاوڵاتیانەیە کە لە پشتی ئێمە و لە سەیرانگەکان لە دەوروبەری ئێمە
پەیامی بۆ ئەوانیش وەرگرتنی بێگومان پەیامی ئەوانیش ئەگوازینەوە کەمێکتە چاوەڕوان بن وە کۆمەڵک بابەتی سەرنجڕاکێش لەنەوە بەرنامەکە هەیە دکتۆرجان جارێکتە سڵاو لێبێت سلااو لێ بێت دکتۆر ئەم شوێنێکی کەشە بەلاو چۆنە تۆ دکتۆر لە ڕاستیات کشکی بەهاری زۆر جوانە سروشتێکی جوانی بانخۆین کە خەڵک لە زۆر شوێنی دوورەوە یەن بۆی من خۆشحاڵم کە بۆ لە خزمەت ئێوە لە خزمەت بینەرانی کورساتە لە خزمەتە و گروپە جوانە بە موزیک و گۆرانی ڕەسەنەوە لە نێو سروشتە جوانە پێکەوە بتوانین دڵی بینەرانی کورسات و هاوڵاتیانی خۆشمان خۆش ئێمەش بۆ هیوایی سواز بۆ تۆ دکتۆر بەڕای بەڕێزت ئەم سروشتە جوانەی کە تۆ باسی لێوە کرد ئێمە توانیمانە سوودێکی باشی لێوەرگین لە ڕاستیە بە سوپاسەوە خدای گەورە سروشتێکی زۆر جوانی بە کوردستان بەگشتی بەخشیوە و لە نێو ئەو بەخشندەیە دەربەنی خانی شۆک و شارێکی کوردستانی توانم بڵێم بەشی باشی بەرکەوتووە لەوەی کە خدای گەورە سروشتێکی جوانی پێبەخشێ هەم لە خۆی دەکەوێتە نێو زنجیرە چیایەکەوە وەکو زنجیرە چیای بەرانان و زمناکۆ و خۆشک و بەمۆ و گوڵان و زەردە و قۆپیەکانی قەرەداخ و هەروەها دەریاچەی دەربەندی خان و ڕووباری دێوانە و دەریاچەی دێوانە کە بوونەتە دوو سمبول بۆ ئەم شارەوە ئێمە هەر بە سروشتی خدای گەورە پۆتێنشڵێکی وای پێ بەخشیوین کە بتوانین ببین بە شارێکی گەشتیاری جاگەرە ڕەهەندانە نەوێ ئاوا بە چەپڵەوەیە بۆ سەیران بۆ شوێنەوانی دکتۆر ڕەهەندەکانی تایە ینی شاری چۆک و دەربەنی خان ئەو پۆتەشناڵی کە تۆ باسیەکی ئەمانی تایە بۆی بە شارێکی گەشتیاری یان ڕەگەزەکان چین بۆی شارێک بە شارێکی گەشتیاری ناوچێک بە ناوچێکی گەشتیاری خۆی لە ڕاستیە ڕەهەندەکانی گەشتیاری مەسەن سروشتێکی جوانە جاری وایە جێگای یەک پۆتێنشڵی تایە یا یەک ئیمکانیاتی هەیە بەڵام بە باشی ئیمکانیاتەکە ئیستیغلال دەکا و دەتوانێت بەکاری بێنێ بۆ ئەوەی کە بێ بە شوێنێکی گەشتیاری لە ڕاستە دەربەندی خان و کوردستان بەگشتی زیاد لە ئیمکانیاتێک زیاد لە پۆتێنشڵێکی تایە بۆ نەگرم باسی دەربەندی خان کەم وەکوتم لە ڕووی چیایەوە لە ڕووی ئاوەوە لە ڕووی سروشتێکی جوانەوە جگە لەوەی ئێمە ئەشکەوتی کونەبامان هەیە و هەروەها ئێمە کۆمەڵێک لادێمان هەیە کە دەتوانین وەکو گەشتیاری مامەڵی دەگەڵا بدێ بۆ بنەوە سەرتەکی بەمۆیە کەبرەکانی ژاڵە ناوە ئەمانە دەتوانرێت بەکار بهێنرێ شتێک کە لە دەربەنی خانە هەیە ئەتوانم بڵێ مەگەر لە هەر وڵاتێکی تا بواە ناوبانگێکی جیهانی زۆر گەورەی چی خۆی پەیدا دەکرد ئەوش تونی بابایە تونی بابا یعنی چۆن بڵێ دیمەنێکە دەستڕەنگینی خوداوەند لەناو ئەو دیمەنا لە باشە دکتۆر جوان تونی بابا بابەتە ئەفسانەیەکی چی وای لێ کردویان پێگە جوگرافیەکەیەتی بابەتە ئەفسانەیەکە خۆی هەر لە پێگە جوگرافیەکەیەوە هاتووە من کاگاری مناڵ بووم نەچوومەتە پۆلیەکی سەرەتایی دایکم ئەوەی بۆ باس کردوم کە تونی بابا مەسەرەن ئەفسانەکەی چییە دەڵێ دەیوت ئەو دەیوت وەختی خۆی پێشبڕکێ کراوە بزانە کێ دەتوانێت تونی بابا بژمێرێ بزانێت تونی بابا چەند سەر ئەڵێ دوو کەس ڕۆشتون لە ترسی ئاژەڵی درڕندا قاچیان کردووە بە یەکاو سەریان لە سەرەوە بووە دەڵێ ئەفسانەکە وایە کە پڵنگێک هاتووە و توێتی تونی بابا 1002 سەرە هێشتا نەمدیوە بنیادەم بە دوو سەرە جا خۆی ئەفسانەکەش هەر لەوەوە هاتووە کە سروشتەکە سروشتێکی ناوازەیە و دەبوو ئێمە بەڕاستی بمانتوانایە لەسەر ئاستی ئەتوانم بڵێم ئەو ئیمکانیاتە دەبێت لەسەر ئاستی هەرێمی کوردستان گرنگی پێ بدرێت ئێمە هەندێک جار ناوچەی گەشتیاریە بینین لە ئەمریکا ئەوەندەی تونی بابا پۆتێنشڵی نییە ئەوەندەی تونی بابا بەڵام گرنگی پێدرا جاوە دوای باسی ڕۆڵی حکوومەت و هەوڵەکانی حکوومەتی شەکەی بە دڵنیاییەوە دەست خۆش بێت دکتۆرمان بەرداوامەبی لە گفتوگۆکانمان ئاری کاتی ئەوەیە سالە گەشت و سەیرانی گوێمان لە بەرهەمێکی تایبەت بێ بەدەنیا خۆشەکەی کاکە هونەر ئامادەی کاکوونەر دواتر قسە لەگەڵ بەڕێزی شاکین بەڵام با دەستپێک گوێمان لە دەی بەڕێز فەرموو
ئای دەستان خۆش دەست دەستخۆشتان خۆش بێ و دەنگە هەر خۆش بە کاکە هونەر بەڕاستی دەیەکی زۆر زۆر تایبەت بەرهەمەکە و زۆر زۆر بە جوانی پێشکەش کردی ماندوو نەبی دەستخۆش ناکەونەر بۆ خەڵکی دەربەنی خانی وانە ماسی و ڕاو کردووە ماسی و ڕاو کردووە قەت ئایا لێرە هاوینان ئێستا بەرزی ڕاوە ماسی نێدەوە قەدەقی وانە ئێستا گەورەترین ماسی کە ڕاوە کردوێت چەند کیلۆ بوو نبین بە چاوە شەڵا ناوی بە چاو گرتومە تا 5 کیلۆ تا 5 کیلۆ ماسی ڕاوکردن خۆشتریا گۆرانی وتر بڵێ بە گۆرانی وتنەوە ماسی ڕاو 6 کیلۆی ڕاوکردن باشە دەنگە خۆش بە کاکوونەر بگومان بەردەوامە بین لەگەڵ تا بۆ نەچین سەرێک لەو خاتونە بین ناوی چی بوو؟ خاتو ئەمەل خەی دوای یەکی کەوت نازانەوە ناویتر لە چۆ هاو نازان وانە کاگرە بە ساکار کییە؟ نازان وڵاتەوە هاو بۆم هاو هەڵیگر بۆ دێ بەرنامە بابچین بەلای خاتو ئەمەل خەریکە وێنەکەی تەواوەکە خاتو ئەمە لەبێ کانڤاسێکی تر بۆ بێنی وابزانم
باخوا بە زوێنێکی زۆر جوانی ئاری لەم کێشاوە سروشتەشە بەدیار ئەم ئاوە ئالێرە. جوانەوە ئەم سروشتە جوانەوە دەنگمانەگە دەنگمان نامزانین کێشەی دەنگمان بە دروست نابخات خاتووەمە لەم کاتەوە باش سەلامت بن چۆنی خۆش بێ سەلامت اینجا ئاری وەربا من یەک پرسیارە لێ بکەم زانین کاممانە زانین کام بە شێم دەریاچەیە کێشەوەنێکی بەشێک لێرە کێشی تۆ بزەبت باش ئاری من بۆی هاتوومە تێرەوە ئەوە ڕێک دایرێکت ئەزانم خەریکی کێشانی کوێیە باشە باش ئاری تۆ زانی کام بەشێتی بەخواوە نازانم ئەو شاخە ئەو شاخەی بەرام دەمنەڵم ئەوێ وێ خاتو ئەمەل گیان ئەم دارانە ئەوێەوە بێ ئەوەی کە توی کێشیوەنیە بزەبت ڕێک ئەمەی بەرامبر شوێنەکەمان باشە یان تۆ زەوێنەکە بسوڕێن هاوڕێیان بۆتان باشە زۆر باشە خاتو ئەمەل باسێکیەوەمان بۆ بکە با بزانین کێشانی وێنە لە ناو سروشتا و بە دیار واقعەوە چ جیاوازیکیە لەگەڵەوەی کە لە ژوورێک کابیت و وێنەکە لە ناو مۆبایلێک کابێ خود لە پارچەیە کاغەزی خۆش بکەیت و قسەشمان بۆ بکەی قەینا سەیری ئەمەنەکە بێگومان ئیشکردن لە دەرەوە لە سروشتیان لە واقعی خۆت بە چای خۆ ڕسمەکە ببینیان شێوەکە دیمەنەکە ببینی بیکەشتەوە زۆر باشترە و زۆر جارش قورسترە بەڵام ئیتر ئەو ئیسفادەی کە عنی لە ڕووی ئاستی هوەریشەوە لێ ئەەکەی زۆر باشترێکە وەک لەوەی لە ڕسمەوە ینی خۆ سەیری بکەیتەوە بێگومان لە چای خۆتەوە کۆمەڵ ڕەنگە بینی لە دیقەی کامێرا و مۆبایل و ئەوە ناتوانانی ببینی ینی زۆ چیتە دەرەوە بۆ سروشتەوە تابلۆ کێشان و بەپێی مەجال جاری وایە مەگەر بڕۆمە دەرەوە ئەنجا عنی بچم تابلۆ کێشمەگینا ئەمڕۆ تۆ زێوازام و خۆڵبارینیشی لەگەڵایە خۆڵبارینەکەش خاتو ئەمەل لەگەڵاوە گۆریانی و ئەم جەوەیە چۆنە وێنە کێشانی ئابێت جێوێکی زۆر هادی و شاعیرانە هەبێ اینجا ئەتوانی تابلۆکە بکێشی وڵا خۆم جەوەش خۆشە بەڵامی تر تۆ عادەتەن ئەبێ تۆ خۆ بگونجێنی لەگەڵ دەوروبەرەکانێک دەوروبەرەکە خۆی بگونجێنە لەگەڵ تو چکە هەموو جارێ ناگونجێت ینی هەمووان بگونجێن لەگەڵ تو بەس ئێستا هیچ کێشەیەکی نییە تقریبان بۆ من هەریوا بزانەوە هەنگێکە پێمانەوە گێشەمان نییە بەلای منەوە خەریکە بیرمانەچێتەوە خاط ئەمە چەندێکی پێچێ بۆ تاوابوونی تابلۆکە کاتمان زۆرە تقریبان ئەچێت 2 ساعت منیشتر هەنی وردەکاری ئەمێنێت و تا بۆ پێش 11 تاوابی ئیشاڵڵە باشە لە کێشانی ئەم بۆ منە تابلۆی ئەمڕۆکەی کێشی چ شتێک کاتە زۆر لێە با خات و ئەمەل چ شتێک پێویستی زۆر بە وردەکاریە حتمما تابلۆ خۆی هەمووی پێویستی بە وردەکاریە بەڵام ئەوەیە زۆر جار ئەها تەرکیزێکی باشتری ئەوێ چونکە وەکۆنیا خۆ بە تەنیا دانیش و بە ئیسراحەت و ئەوە دڵنیاییەوە بەڵامی تر تقریبان بۆ من ئاسانە باشە تۆ زۆرتر وێنەی چی کێشی خات و ئەمەل حەزەکەی زیاتر وێنەکانت گزارش بن لە چی وڵی زیاتر یعنی هەموو شێوازەکە کێشم بۆن ئینسان بێ یان ئاژەڵ بێیان سروش بێ هەر شتێک بێ کێشەیەکم ناوێ بەڵام ئیتر زیاتر کامیان چێژی زیاترە حتمما شتە زیندۆکان وانە دەربەنی خان و ئەم ناوچێ چەند شوێنی جوانی تا فیگەری جوانی تایە بۆی کە بکرێ بە تابلۆ وڵا زۆر ینی سپاس بخوا دەربەنی خان شوێنێکی هەم ینی خۆشتان نەزان گەشتیاریە شوێنێکی باشە بۆ ئەوەی ینی تۆ بتوانی ڕسمی سروشتی تیا بکەیت چکە هەموو شوێنێکی دیمەنی جوانە بەڕاستی ڕەگەزی هەیە تابلۆ بەڵی ئەبێ ئاوی تیاابێ لە مناڵی ئەگەر وێنە هەر بۆیە و وەرەقیان باینایەتێ دوو شاخمانە کرد لە بینی دوو شاخەکە ژایەکمانێنە دەرەوە ڕەگەزی تایە بۆ تابلۆ ینی بڵێ لە تابلۆیە کابێ ڕەگەزی تیاابێ ینی سە چ شتێ قەراریە تۆ ئێستا ئەم هەموو دیمەنە جوانە هەیە لەبانیا ئەخر ئەوێ زیاتر بۆ نمونە داری تیا بوو کۆمەڵێ کاچ و بەرد و یەک دوو شاخ بە دوایەکە هەبوو بەڵام لەوێنە زیاتر هەر یەک شاخ و هەر ئاوێک و ینی مەسافەیەکی کەمترە بەڵام ئێرە فیگەری زیاتری با بڵێن تەنی زیاتری تێ ئەو بەلەمەشی تیەکەی وڵا خۆ ئەگەر بێسەوە لە بەردەمان قەچەکە باشە خاتووەمە لۆ کواری باسی لێو کرێم هەمومان لە مناڵیە ئەم شاخ و داخ و ئاو خانوێکیشمان بۆ دروستە کرد و ئەمانەمان دروستە کرد زۆر باسێکیۆم بۆ بکە تۆ هەر لە تەمەنێکی مناڵیەوە تا چەند دەستی وێنە کێشانە هەبوو کاتانش
وڵایی لە تەمەنی مناڵەیە بە حکمی ئەوەی بەداخەوە لە خوێندگاکان زۆر جار ئەو حەزە لە مناڵە ئەکوژن چونکە بەجددی وانەیەکی تر شوێنیەوە یەگرتەوە بالضبط ئیتر زۆر جار مەشغوڵە بیتەوە بەوانەکانی ترەوە بیرکاری و کوردی ئەوە بوو بەستر من ڕاستی وەکو دەست پێکردنیش بەڵێ لە مناڵی و حەزم لێ هەبوو بەڵام هەر زیاتر ئاوا نزیکی لەم 5 ساڵەی کۆتاییمە خەریک بووم خوێندنەکەت هیچ پەیوەندی بەم بوارەوە هەیە ناوەڵە خاتۆمەل حەزە لە چی گۆرانیەکە بەدەم وێنە کێشانەوە و گۆرانی چیان پێ بڵێن گویا لێ جا مەزەری خاڵقی ها مەزەری خاڵق گۆرانێکی مامۆستا مەزەری خاڵەقی باشە ساڕۆینەوە گوێر گۆرانی گوێتان لێمانەکە گونەر گوێتان لێمانە خاتۆمەل گۆرانێکی مامۆستا مەزەری خاڵەقیەوێ ئەڵە وێنەکەم جوانترە ئەڵە وێنەکەم جوانترەکە جۆم لە گۆرانێکی مامۆستا مەزەری خاڵەقی بێ بەدڵی خۆتان ڕێ بکەونە تا گەڕێنەوە لاتە ئەبێ بیڵێ ئەو ئەبێ لەگەڵ تابلۆکە گوێی لە گۆرانێکی مامۆستا مەزەری خاڵەقی ئەگەر خۆشی خۆشەکە خۆش دێڵە دێ خۆتان ڕێ بکەون ئێستا زۆر باش ئەوشان بۆ ئەوە شەکەین بە تەڵەب لەسەریان ئەوە شتێکی باشە خاتو ئەمەل باسێکیەوەمان بۆ بکە تۆ ئێستا کە دەست لە وێنەکە هەڵەگری دواتر ئیتە و جاریتر ئەم وێنەیە بێنیتەوە بڵێ هەستەکەم ئەگەر ئەو شتی بۆ زیاکەم وێنەکەم جوانتر و سەرنجڕاکێشترە بێ حتمما ئەوەش ئەبێ بەڵام بۆ نەیسام شێوازی ئاڵاپریمای پێڵێنات دواتە چینەکان تەر لە تەڕن یعنی هەموو چینەکان بەسەرێکەوە تەر لە تەرایە زۆر جار ئەم کە دەست پێ ئەەکەی ئیتر دوای ئەوە کە ئەتەوێ بۆ نەشتێکی چاک بکەی یان کۆمەڵی خەلەلی تیا دۆست و ئەتوێ چاکیکەی بەجددی زۆر جوان دەرناچێتەوە بەڵام ئەشکرێ تۆزە ڕەنگە هاوکار بێ بۆی زوو ژوشک بێتەوە تۆزەوانە دواتر ئەمە کاری دیتێڵیشی وردەکاریشی لەسەراکەی ماوێتی باش بۆچی وێنەکەت بم بارەیە کێشاو ئەگەر بەپانی بتکێشایە زۆر بۆدی ئاوەکە زیاتر دیار ناکەڕیارێت وڵی زیاتر ئاوەکە زۆر بەس ئاوەکە ئێستا لە سروشتەکە کە وەکو ئەی بینین ڕەنگی کەمترات یا زیاتر بچێتەوە بەلای سپێک و شینێکی کاڵە بەڵام ئەگەر ڕەنگێکی زیاتر تیا بۆ یاکو تافگەیەک یان شوێنێکە هاپ بۆ نمونە ئاوەکە پرشی بدای و کۆمەڵێ ڕنگ و جوڵی تیا بواە ئەو کات حەزمەکرد ئاوەکە زیاتر دەرچێت زۆر بەڵام کێشەنیە بەشیەوەی باشە دەستە خۆش بێت خۆش بەگەڕێنەوە ناو کێشانی تابلۆکەت بە گۆرانەکەشمان لەبیر نەچووە لەگەڵ هاوڕێیانمان حازرن ئەڵە حازریشین پێشکەشماکەن ئەگەر حازرن چینە لاوە بەرهەمە فەرمون ئەوە بۆ ئازوو تاوتان کرد خۆ تازە گەرم بوو بوونێت خۆشەکەین بەدەر لەو بەرنامای ئامادەتان ئەو بابەتانە هۆرەمانەیە ئەڵاوە سیمانەیە خاڵکەرمانەیە بانم جوێ لێ بۆ بەدەنگی کاکوونەر یەکەم جارە بزانم ڕاوە ماسیشی کردو خەنا من یەکسە بۆ دەسم ئینەکەی ڕەخنەگرێکی دای ڕەخنەگرێکی ئیجابی لەسەر ئوستاد شەژەریان قسەیەکی هەیە ئەڵێ ئوستاد شەژەریان موزیکزانە شیعر ناسە گۆرانی بێژێکی خۆتانەزان بەناوبانگ و ئەوەیە لەگەڵ ئەوەشا
سەلیقەی لە دروستکردنی زۆر شتا هەیە جاکە باسی دەکا وەسفی کاڵێ باش بوو ڕاوچی نەبووە گەر ڕاوچی بواە هیچ گیاندارەکانمان بەدەستەوە نامە هاوار ئەچی لە کاکوونەر بکەین هوەریش ماشەڵڵا هەم دەنگەکەی ناوەکەی بەخۆیەوە مامۆسای دەفە دەستی ڕسمیشم هەیە بێ ڕاوەکەی لێ قەدەغەکەی کاکو نەربەنیازین ڕاوەکە لێ قەدەغەکەی دەغێ وڵای نا ئێستا نا ئێستا دوای ئەمە. وەکوتر ئێڵێ گە بەدەستی وای هەمی ڕاوە کرد مادوو نەبن حفاتی ماسیمان نەگوتە مادوو نەبن دکتۆریان با بینەوە لای بەڕێزت باست لەوە کردوتت دەربەنی خان ئیمکانێتی زۆر باشی هەیە بۆ ئەوی کە بێت بەناوچەیەکی گەشتیاری زۆر باش کە لە زۆرێک لە شوێنەکانەوە بتوانن هاوڵاتیان بووی بێن بەڕای بەڕێستان بۆن ئەرکی حکوومەت چێ لە منێوەندایە چۆن بتوانێت گرنگی زیاتر بە ئێرەبات بۆ ئەوەی کە هەم گەشتیارانی ناوخۆم گەشتیارانی بەیانی ژوالێ بکەن کە سەردانی ئێرە بکەن لە ڕاستیە عفۆن حکوومەت لەم بوارە ئەرکی یەکجار زۆری هەیە و دەبێت بۆ ئەرکانەی خۆی هەڵبسێت یەکەم ئەرکێک کە پێویستە حکوومەت لە مەجای گەشتیاری ئابیەوە شوێنێک برەو پێبدا لە ڕووی گەشتیاریەوە ئەوەیە کە ژێرخانێکی باشی لە ڕێگەوبان لە پێداویستیەکانی گەشتیاری بۆ دروست بکات چکە ئەو ئەرکە نە بە هاوڵاتی دەکرێەوە نە بە مەسەلەن خاوەنکارێکی مامناوەند یا خاوەنکارێکی بچووک ناکرێت بۆیە سەرەتا هیچ شتێک بەبێ ڕێگەوبانێکی باش بەبێ ژێرخانێکی باش لە ڕووی ڕێگەوبانەوە لە ڕووی کارەباوە لە ڕووی پێداویستەکانی کەوە ئەستەما بکرێەوە هەموو حکوومەتانی دنیا کاتێک کە دەیانوێت برەو بە گەشتیاری بدەن یەکەم ئیشیان ژێرخانێشە لەو بوارە خۆشبەختانە لە شاری دەربەنیخانە ئێستا جموجوڵێک گەشتیاری دروست بووە ژێرخانەکەمان هەیە جموجوڵێکی گەشتیاری دروست بووە نمونە کەبرەکانی ژاڵە ناو کەبرەکانی ژاڵە ناو هەم بۆ هاوڵاتیەوە هەم بۆ شاریش جموجوڵێکی باشە ئێرە چاپی ناڵن ژاڵە ناو ئێرە شەمێرانە بانخۆین شەمێران دەربەنیخان ژاڵە ناو دەکەوێتە خواروی دەربەنی ئەوە سەیری منەکە بەخوا من ناوم لە ناو لە ڕێگا کاتی نوتی ژاڵە ناو هاوڵاتیان دەچ بۆ سەیران دەچنە ژاڵە ناو بانخۆینتم لاوا چێ دوو ناوی هەبێ منتەخێ بەڵام پێما بێ جیاواز ژاڵە ناو لە خواری دەکەوێتە خواروی دەربەنیخانەوە لەسەر ڕووباری سیروانە سروشتێکی هەڵکەوتەی جوانی هەیە هەر ئیدیۆمێکیش لە منتیقەی ئێمە هەیە ئەگەر کەسێک شتێکی بۆ هەڵ بکەوێ مەسەلەن لە بار و گونجاو بێ مەسەلەن ئیدیۆمێک هەیە دەوترێ ئەوەی بۆ تۆ هەڵکەوتۆ بۆ بزنی ژاڵداویش هەڵ نەکەوتە بزنی ژاڵنا هەم دەوەڕی هەیە هەم ئاوێکی باش ئەو ئیدۆمە لە منتیقەیە هەیە واتە لە تەماشاکە دیوێکی ئەدەبیشی هەیە وانە هەرەوەنیە دکتۆر جا بۆ پرسیارەکەی بەڕێزت یەک شت هەیە بە تایبەتی حکوومەت هیوادارم بۆ ئەو کەپرانە کە ئێستا جموجوڵێک دروست بووە بیکات مادەم لە سەرەتایە حکوومەت دەبێت دەستیان بگرێ کە مەسئلەی کەمکردنەوەی باجە لە سەریان یا وەرگرتنی باج یا لیان وەرنەگرێت دامیان کە هاوکاریان کە و ڕێگەوبانیان بۆ دروستکە کارەبای باشیان بداتێ ئەمە دەبێتە پشتیوانیەکی گەورە بۆ کەرتەکە و بۆ هاوڵاتیانش کە دەتوانن لە ڕێگەی ئەم کردەوە داهاتی بوو بژێوی ماڵ و منداڵەکانیان بەدەست بێنن و حرەکەتێکیش لە ناو شار جموجوڵێکیش لە ناو شار دروست زۆر ڕاستە دەستە خۆش بێ بابچینەوە لای کاکوونەر باسێکیەوەمان بوو کە بابزانین تۆ خاوەنی دەنگێکی زۆر تایبەتی خۆت سەرسامی کام هونەرمەندی حەزەکەی گۆرانی کام هونەرمەند زۆرتر بڵی تۆ سەکی لەگەڵ دەنگی تویا گونجاوە زۆربەی گۆرانی بێژەکان گوێگرم بەڵام ئەوەی سەرسامم هەی کۆمەڵی گۆرانی بێژنەوەی تر هەر نەبێ بە قسە تەقلی دەگەری خۆمان زۆر جارێڵان حەسەن زیدە و محەممەدی مابێ مامۆستا مەزەری خاڵقی و باش دەنگی خۆ لە کامیانەوە هەستەکەی ینی حەز دەکرد بچێتەوە ئەو ڕێچکەکان خۆی هەرکەس خۆی تابعێکی خۆی هەیە دەنگی تایبەتە بە خۆی بەڵام من زیاتر ئەتوانم کۆمەڵی گۆرانی هەیە توانم ینی بە جوانی ئەدایکەم وەکو مامۆستا مەزەری خاڵقی و مامۆستا ناسر ڕەزازی نەجمەی غوڵامی حەز شارۆخی بیژەنی کامکار ینی خۆم تقریبان لەو سەبک و ستایلا زۆر باشە اینجا پێمان خۆش ئێستا دووبارە گوێمان لە
بەرهەمێکی تر بێ بەدەنگی بەڕێزت ئەگەر ئامادە بن بەرهەمەشان هەری مامۆستا نەجمەی وەڵامیە خۆشحاڵە بین فەرموو. فەرموو. ملوان كي وانا باليايا آيتي ظلفي هودايا يناشنا باي سما الناس كجنبوي يا خكتيري يناشنا باي سما الناس كجنبوي يا خكتيري هواي مشوا يا ركم اي ورثوا قاتنيري هواي مشوا يا ركم اي ورثوا قاتنيري قلبي زرد ولا ملي زرد ويقلبي زرد هروايا وملوان كي وانا باليايا وارتلي كهربايا وملوان كي وانا باليايا آغتي ظلفي هودايا يانا شمال بيسني باوان بيا خيكتانو يانا شمال بيسني نازن يا خيكتانو هوايا بيا باوان نازك درسي ليانو هوايا ما كاي قربان باوان درسي ليانو قلبي زرد ولا ملي زرد ويقلبي زرد للدارو قلبي زرد ولا ملي زرد ويقلبي زرد هروايا وملوان كي وانا باليايا آغتي ظلفي هودايا وملوان كي وانا باليايا آغتي ظلفي هودايا
ئای دەم خۆش دەست خۆش خۆش بێ کاکەونەر سپاس بۆ برادرانی شواندوو نەبن. دکتۆر زۆر باسی ئەو ئیمکانیەت و توانانی بەربەنی خانمان کردو ئەم ناوچەیە ئەرکی هاوڵاتی چییە؟ هاوڵاتی چەرکێکی لەسەر نییە؟ بەتاکید هاوڵاتی لەو بوارە ئەرکی زۆر دەکەوێتە سەر و ئەرکی هاوڵاتی و ئەرکی حکومت ئەرکێکی هەماهەنگیە ینی ئەم تەواوکرد و هەماهەنگ بن دەبێت ینی ناکرێ هەرێک لە فەزایە ئیش بکە و هەرێکی لە ئاوازێ بخوێنێ دەبێت حکومت بەرنمەیەکی چڕوپڕی هەبێ و من نەکرد بۆ گەشتیاری بۆ هەموو شتێک وایە تەنانەت کاگاری لا نەخەن بۆ مۆزوعی هاوسەرگیری لە وڵاتانی کە مەسەن هەستەکەن کێشەیان هەیە حکومەت و هاوڵاتیەن پێکەوە بەرنمەیەکی چڕدا ڕاست لە مەجای گەشتیاریە هاوڵاتی دەبێ هۆشیاری گەشتیاری بۆ دروست ببێ هۆشیاری گەشتیاری و هۆشیاری ژینگەی هەمانە ئێمە یان کەمە لە ڕاستیە ڕازگۆ نەبووە ڕازگۆ بم لاوازە لە لای ئێمە لاوازەوە دەبێت مەسن بە هەماهەنگی دکتۆر یعنی باوەڕکە بیلەت نبینی بەقەیەمەوە نە حەزی لە سەیران و هاتنە دەرەوە و گەشت بێ بەڵام خۆشیارەکەمان کەمەوە کارێکی چیە ئەوە چێ کاک ڕێباز مایکەکەمان عادی مایکی بنێ کاک ڕێباز تۆ قسەمان بۆکە بینێرانمە گوێیان لێ نییە کاکەوە کاک ڕێباز سەریە سەری تۆ مویمترا بەخسەر چاو منیش هەر لەنێو بەرنامەکەیە لەنێو بەرنامەکەیە منم جامانێ بە کاک ڕێبازە بەستم دکتۆر جانتای قسەمان بۆکی تا منم بینە لەسەر ئەرکەکە باش خێزانەوتی بۆی بەستێ باشەوە بۆ کاک ڕێباز خۆتۆم قەت نەبینیەوە ئاوە جامانەوە شتانە بەستی پێ خۆرەکە نابێ با لە قژە بۆچی قژت چێتی هەموو عالەمە زانکە بیکە بە جەمەدانی بیکە بە جەمەدانی پێش بەرنامەکە پرسیارەکەم نێگرت خوا بە دووباری کەم و ئەرێ ناخوریە باش بیکە بە کڵاو جەمەدانی ینی لێشیە هەمیشەی زانم ئەگەر ناشرین و تۆش دوای وەرەوە بیبەست بەردام بێت لە دکتۆر هیچ دەستورێک بەستنی جامانە و مشکیوانە هەیە تایبەت بێ بە دەربەنی خان ئێمە زیاتر جەمەدانیا بەستین چون کەم بۆ تۆ ئێستا مشکی زیاتر خەڵکی هەڵەبجە هەورامان مشکی زۆر ئەبەستن لەلای ئێمەش کۆن هەبوو بەڵام وردە کاڵ بۆتەوە زۆر باشە دکتۆر بابەتێکی تر هەیە ئەویش لە ئێستا بینین ماشەڵا گەشتیارێکی زۆر هاتۆ بۆ ئێرە تا چەند هاوڵاتیانی ئێمە بەرپرسن بەرامبەر بە شوێنە گەشتیارەکان بۆ نمونەیەکی هاوڵاتی ئەمڕۆ هاتوومەتە ئێرە بتوانم پارێزەرێکی ڕاستەقینە ئەم ژینگە جوانە بم هەروە بە جوانیش بەجێی بێڵم ڕاست ئەوە بەشێکە لەو ئەرکەی هاوڵاتی کە پێشتر ویسمان باسی کەنەوە هۆشیارێکی گەشتیاری هەبێ و هۆشیارێکی ژینگەیش هەبێ ئەمە پێویستی بە کات لە ڕاستی ئەگەر باسی ئێرە بکەین زۆر جار ئێمە گلەیمان هەیە لەو هاوڵاتیانەی کەێنە ئێرە وەکو پێویست ژینگەکە ناپارێزن وەکو پێویست ڕێز لەو ژینگەیە ناگرن کە بەلای کەمەوە ڕۆژێک تا یاوەرە خزمەتی ئەوانیان کردووە لە کوردستانە لە شوێن بۆ شوێن فەرقەکات مەسەلەن هەندێک شوێن هەیە ئەم وشیاری ژینگەیەی هەیە زۆر باشە ئومێ دەکەین لە هەموو شوێنەکە ئێمە بتوانین بەرپرسیار بین بەرامبەر بەم ژینگە جوانە دکتۆر سێرێکی ئەو جامە زۆر جوانە زۆر جوانە کاکەم پێشنیارەکەم بۆ لەمە دوا کڵاو جامانی زۆر آخر دکتۆر مەسەفی دنیای لە قژیا کردبووی مەسەفی تیاکردو خۆزگا هەر نەو کرد هەم پارێزگاریشەکە هەم ڕاستی لێش دەموچاو لێت هاتووە کاک خۆشەویستان بەرهەمی ترمان ماوە کۆمەڵە گفتوگوی ترمان ماوە و ئیتر چینە لای بەشێکی زۆر لەو هاوڵاتی خۆشەویستانی کە ئەمڕۆ هاتوونێتە بانخۆین لە دەربەنی خان بۆ گەشت و سەیران دوورمەکەونەوە پشوویەکی زۆر کوردوەرەگرین و ئێمە گەڕێنەوە لاتان
كاڵە حیفە یارم منداڵە وەوەی منداڵە لێواڵۆنی مۆ کاڵە حیفە یارم منداڵە وەوەی منداڵە لێواڵۆنی مۆ کاڵە دایم خۆش بێ کاکەونەر سپاس بۆ ئێوەش ماشەڵاڵم کاگرەباز و کاکداسان هەروادەم بەخەندن بەردەوام پێکەن ئەتخوا کاکداسان یا ئەو مایکەمان بن کاکە مایکەکەی بنێم بەنێراتیەوە زوو زوو ئەم چیم بیرکەوتەوە چی؟ کەم تو حقەتەوە ڕێی وەسڵ حوشت چییە کەمان زۆر زۆر دەتەوا لە پیاوی سڵحی شەچی خۆ عیبەت نییە شەڵای هیچ کەسێک تووشی کێشە نابێت تۆ چی سڵحی بۆ ئەم مۆزوعەکە گەورەترە کالیان باوەڕ ناکەم سڵحەکە وەنیە لە سەیرانگای بانخۆینەوە لە دەربەنی خان لەگەڵتان بەردەوامین جارێکی تر درێژە بە گفتوگۆکارمانە دەین و وڵای کاک ڕێباز یەک دەقە بۆ هەڵناسیتە پێوە بۆ کاکە لە ئەو ئامێری ترەوە ڕێگەکمان بۆ کاکەمال بۆ خۆش کە بە ئەو وێنێمان بۆ پیشان باتخوا لێرە زۆر جوان دیارە بابزان خاتو ئەمەل گەیشتۆ بەشوە هەرێک تۆ خۆتمان ببەرە لاوە بە جامانێکە ئەوزان پیاوی سڵحی ئەو کێشەی لای تۆ حەلە بێ خاتو ئەمەل وێنەکەی زۆر ینی لێرەوە زۆر جوان و تایبەتە وایە هەزام هێشتا خۆنیوە شیما بەخوا نازەی لای سپێکی چیلیەکە خاتۆ ئەمە گوێت لێمانەوە نیە ئەگە گوێ لێمانە سەرە بلاقێن گوێ لێمانە ئێدە باش گەیشتی بەچی خاتو ئەمەل وڵای گەشتم بەمەکەی بین وڵای زۆر جوانە لێرە بۆی حەزم کرد لەو کامێرەوە هێشتا بەلەمەکەی دروست نەکردەوە کوا بەلەمەکە ئەرە خاتو ئەمە لەو ئەو مناڵانە دانیشتون لە دیار چەمەکە کێشەی نییە بۆ نانا کێشەیەک تەرکێکم تەرکێکەوە چی هیچ تەرە کردووە لەو یعنی شتێکە بۆ خەڵکو و هەنێ دیمەنی ئانا سروشتی وەکو سیارە ئەوانە لەو دارانە داری زیاییتیە بۆ زیاکرد بێ ناکێشەنی هەر زایری هەنێکە کێشیت و تاو خۆ مەرجێ بیژمێریدان دەتاوە جاخۆ ئاری ئەو هەموو دارە بکێشێ ئەوتم نەکا ویستها دیمەنەکەەوە خوازە چەند دارێکی تری بۆ ئیزافەکە جوانتر بێ بەس بەخوا زۆر زۆر جوان ئەمەە جوانە لێرەوە هەرڕێک لە ڕاستیشە چێ خۆ ڕاستیش خۆ ڕاستی لە ڕاستیە چێ کاک ڕاستی لە تۆ چێ دەست خۆش خاتەوە ئەمە دەست خۆش خاتەوە ئەمەلیا کاک ڕێباز شوێنەکەەوە چەنەوەسێ بەدڵیش بێ خۆشە بەلاتەوە لەگەڵ کاک داستانە مۆزۆتانەیە بە زۆرەوە دکتۆر گیان با بگەڕێن لای تۆ ئەمانە کۆمەڵی سێکتەرن ینی لە دنیاە بۆ نمونە پێش ماوەیەک ڕێسخ بە تاالبانی پرۆژێکی ڕاگەیان پرۆژەی گەشت و کاڵ ینی تێکەڵکردنی کشت و کاڵ بەلایانی گەشتیاریەوە ئەم لینکی بینی سێکتەرانە گرنگن هەبن بڵێ گەشتیاری بە کشت و کاڵەوە ئاو دێری بە گەشتیاریەوە خۆی جۆمەدانەکەی کاک ڕێباز کێشەی زۆر ناوەسەکەی پێشووتری تەواومان فەرموو بەشەکەی بردین لە هاوڵاتی پێویستە بە هەماهەنگی حکوومەت بتوانێت هاوڵاتیان بباتە ئاستێکەوە کە هۆشیاری ژینگەی و هۆشیاری گەشتیاریان بەرز بێتەوە ئەوش لە ڕێگەی دام و دەستگاکانەوە لە ڕێگەی بەرنمەیەکی چڕوپڕەوە چونکە ئێمە لە ڕاستیە ئێستا جەنابەت باسیەوەت کرد خەڵکیەن ئێمە میلەتێکین هەر لە نەورۆزەوە سەیری کە زۆرمان حەز لە ژیانە لە جلو بەرگەکانمانەوە سەیری کە حەزمان لە ئاڵ و واڵایە هەر بە سروشت ئێمە میلەتێکین ژیانمان خۆشەوە ڕاستە لە ناو معانات و مەینەتی زۆرا بووین بۆیە خەڵکەکە یێنە دەرەوە بەڵام پرۆژەی گەشتیاری و سێکتەری گەشتیاری دەبێت حکوومەت بە بەرنمەیەکی چڕوپڕ بێتە ناوی دراسی بکە و هاوڵاتیان وا لێ بکە کە بگەنە ئاستێکی وەها کە هۆشیاریە
ژینگەی و گەشتیاریەکە بگاتە ئاستی پێویستی جیهانی ئێمە لەوە دەربچین کە بتەنها خەڵکی ناوخۆیی خۆمان یا خەڵکی کەلار بێ بۆ دەربەنی خان و دەربنی خان بڕە بۆ نمونە خەڵکی سعودی بێ بۆ ئێرە خەڵکی خلیج بێ بۆ ئێرە ئێمە دەبێ ئاستی مارکێتینمان ببینە ئەم ڕێژەیە و دەبێ بەرنامەی چڕوپڕ هەبێ لەم مەجالانە زۆر علم ئیش دەبێ بکە سایکۆلۆجیا دەبێ ئیشکە سۆسیۆلۆجیا دەبێ ئیشکە و دەبێ ئابووری بە تاکید کە بەشی هەرە زۆری بەردەکەوێت دەبێ ئیشکا و حکومت دەبێ ئەوە بکە هاوڵاتی زۆر جار ئێستا نازانێت مەسەڵەن چۆن مامەڵە لەگەڵ مەسەن هاوڵاتیە کە پرۆژەیەکی هەیە نەک هاوڵاتی ئاسایی لەوە چێ نەزانێت چۆن مامەڵە لەگەڵ گەشتیارێکا بکە کەوای لێ بکات جارێکی کە بێتەوە بۆ شارەکەی بۆ دوکانەکەی بۆ ئەم ڕۆحێتە چۆن دروستەکەیت من بەداخەوە لە زۆرێک لە شوێنە گەشتیارەکانە بینیومە کە خاوەن پرۆژەکە نازانێت ئەم مامەڵەیە بکە نمونەیەکی خۆ من بۆ باسکەم من لە مالیزیا هاتبوومەوە مناڵەکانم بردبوو بۆ ئەحمەد ئاوا لەوێ داوای هینیان لێکردم دەمانچەی ئاو کابرا کە پێی فرۆشتمەوەی کاکە با ئاوەکە نەتەقێنێ خۆت دەباتەکە فرۆشی ئەیچی لێ ینی ئەم یعنی ئەمە نمونەیەکی سادەیە لەوە چێ مەسەن شتی زۆر قوڵتر هەبێ بۆیە من ئەو قسەیە لەوا کۆبکەمەوە کە هەماهەنگی حکومت دەبێت بەرنامەی چڕوپڕی هەبێ و ئیش لەسەر ئەو کە ئەرکی حکومەتە هاوڵاتی خاوەن پرۆژەکان بگەینێتە ئاستێکی باڵات زۆر باشە دکتۆر کە باز لە بەرپرسیارەتی ژینگەی یەکەین ئێمە هەر یەک لە لای خۆمان و لە ناخی خۆمان ئەم بەرپرسیارەتیمان هەیە بەڵام بۆ جێبەجێ ناکەین لە وڵاتی خۆمانە ئەمە پرسیارەکەیە هەر منێک بەرە دەرەوەی وڵاتەکەی خۆم هەستی بەرپرسیارەتیم بەرامبەر بۆ ژینگەی کەتیان زۆر زیاترەکە لەوا چێ بەلامەوە نۆرمەڵ نەبێ دەبە ئاوکێکی خۆمە لەو ژینگەی ئەو وڵاتەیە فڕەیەم بەڵام بەلامەوە ئاساییە لە ناو وڵاتەکەی خۆمان فڕەیەم جا پرسیارەکەی من ئەوەیە یاسا لەم نێوەندایە تا چەند کاری خۆیە کات تایبەتی یاسای ژینگەی دکتۆر پێش یاساکە مەسەلەن ئەو ئیشارەت بە مەوزوعێکی زۆر گرنگدا بۆچی ئەم سایکۆلۆژیایە دروست بووە کە من ئامادە نیم ئەوە بۆ نمونە لە ئێرانە بکەم یا لە تورکیا بیکەم بەڵام لە سروشتە جوانەکەی کوردستانی خۆمانە دەیکەم من لەم ڕۆژانە لەگەڵ هاوڕێکانم لە شوێنی کار گفتوگۆیەکمان کرد وتم بۆچی مەسەنەن من کە لە زانکۆی UPM لە مالیزیا خوێندومە زۆر بە شانازیەوە دەچم لە تەنیشتی لۆگۆی I love UPM بە شانازیەوە ڕستمەگرم و لەسەر واڵی فەیسبوکەکەشم دایانێم بەڵام هەموو مەکتەبەکان لە ئیبتیداییەوە لە ناوەندیەوە ئەم کۆمەلگایە مەسرەفی لە دایک و باوکەوە هەتاوەکو حکومت مەسرەفی لە منە کردووە من لە دوو زانکۆی کوردستان خوێندومە بەڵام ئامادە نیم لە پاڵ هیچ بینایەکیانە ڕسم بگرم و لە واڵەکەی خۆم دای بنێم بەشێکی پەیوەندی بە دووشتەوەیە هەست بەکەم زانین لە بەرامبەر ئەوانی کە ئەمە زۆر خراپە و خاڵی هەرە جەوهەری پەیوەندی بۆ هەیە کە ئێمە لە ئەنجامی خراپ ئیدارەدان ڕقمان لە حکومت هەڵگرتووە ئەمە زۆر خەتەرە حکومت مڵکی هیچ کەس نییە حکومت مڵکی من و تۆیە حکومت مڵکی هاوڵاتیە کە تۆ ڕق لە حکومت هەڵەگری ڕق لە خۆت هەڵەگریت جۆزێف ستیگلیتس قسەیە جوانی هەیە ئەڵێ چی ئێمە لە ناو سروشتین ئەڵێ حکومت کۆتا پشتیوانی خەڵکی هاوڵاتیە کۆتا پشتیوانی هاوڵاتیە حکومت وەکو چی وێناکە وەکو ئەوە وێنایەکە کاگاری لانەکان وەکو ئەوەی کە چۆن لە کوردەواریە لادەیەک مەسەلەن جۆگەیان هەڵەخست ئاودێریانە کرد پێکەوە و ئەم ئاودێریە وای دەکرد کە هەمویان بە نۆرە سەر نۆرە ئاوی کامیانە هیچ کەس ناچوو شەو جۆگەلەکە تێک بشکێنێ و ئاودێریەکە تێک بشکێنێ بۆیە هەمووان مشتەرەکن تایە حکومت ئێستا دەوری ئەوە دەبینێ خستەخانەیەکی حکومی بۆ من و تۆ کە نەخۆشەکەوین دەوری ئەوە بینێ مەکتەبێکی حکومی بۆ مناڵەکانی من و تۆ دەوری ئەوە بینێ بەڵام ئەو سایکۆلۆژیایە دروست بووە ئێمە هەمیشە پێمان وایە ئەگەر بمانەیە ئۆپۆزیسیۆنێکی سەرسەختی نەعەدالەتی بین دەبێت لە حکومت تێک بشکێنین لە کاتێکە ئێمە دو پشتیوانمان ئەوە جای بکەینەوە لە فڵان حیزب و فیسار حیزب و ئەوە چکە دوجار ئێمە
بەرهەمی حکومت دێتەوە ناو ماڵەکانمان. دوای ئەمەوە سەرپرسیاری بێگومان سێکتەرەکە و وەڵام کاک ڕێباز بەشی یەکەمی برد بۆیە گەڕابەوە. خۆش بێت هەم پرسیاری سێکتەرەکان و هەم پرسیارێکی میدیاشانی ڕەنگە ئێمە زۆر کەس پرسیارەوە بڵێ ئێوە ئەم جۆرە بەرنامانە بۆ هێنن بۆم شوێنانە بۆ ئەوەنە دوورێن بۆ سعات 6 کاک ڕێباز نایەڵیم خەوێ ئەمەش پرسیارێکی تر پێم خۆشە دواتر باسی چکەین کە ئێمە مەبەستمان لێ زۆرترین سەیرانگە و ناوچە گەشتیارەکان نیشانی هاوڵاتیان بێنچکۆ بەخوا بەلاتانەوە سیر نەبێ کە خەڵکی لە سلێمانی تا ئێستا ناتۆ بە دەربەنی خان ئەوە نمونەکە لە تەنیشتمەوە یەکەم جارێتی کاتۆ بە دەربەنی خان ئەو کاک ڕاستی ئەمە هەر لێرە توێژینەوە لێرە چەند لە هاوڕێیانمان توانسانە لە هاوڕێیانمان هە دەربەنی خانیان نەبینەوە شوێنیان نەبین زۆر مناڵ بووم لەگەڵ باوکم هاتووم بۆ ئێرە بەڵام هەر بیرم نایە بیرت نەما مەبەستمان لەوە شاست ڕۆڵی میدیاش چیە لە ناساندنی بابەتە گەشتیارەکان ئەها قسەکەی کاگرەباس کاگرەباز کاگرەباز لەژێر لێەوە قساکە بەبێ مایک بەبێ مایک دووباری کەرە کاگرەبازگیان دووباری کەرەوە بۆی بینەرانمان گویان لێت بێ کاگاریجاوە بێت تۆ بیگەڕێنی بە چواردەوری هەموو بەسەر چاو من ئەمە مەگالیلۆ بە هەموو کوردستان کاک هونەر بچینە لای بەرهەمێکی تریان بچینە لای هۆڕەیەک لە پێناو کاگڕێباز خەڵکی هەورامان هۆرەیان هۆرە هۆرە شتێکی تۆزەگەین بێ وڵی هۆرە تۆ کۆبلێکی هۆرەمان بۆ بڵێ چی لەگەڵ ئاڕۆن ئامادەی هەتا بیرەکەی تۆ ئەڵە کاگەرکان داوای ئەوواکات دڵی کاگەکان حەزی لەوەیە بە گۆرانی داواکراوە وڵای تر خۆتر لەم دەشت و لە سەیران ناچیەوەترە لە سەیران یاە هەی بەلار بەلار بڵێ یەک گوێ لە کاک ڕاستیکیان ڕاستەکەم ڕستمەخۆ زۆر بەلاو جوانە تابلۆکۆنێ زوو ئاوڕێیتەوە چۆن کاک ڕاستی ئەیفرۆشینە بەز تۆ لاچ سعرەکەی ئەمە دیاری بکەین ئەو بەس لەبەری وتم لە ڕاستیە چێ بۆی حەزی دوجار خاتو ئەمەل بزانین نرخ لەسەر تابلۆکی دانێ بەسەر چاو توانی بیفرۆشینەوە قەیچەکە لە زیادکردنی ئاشکرا کاکە هونەر ئامادەی زۆر لەسەر خۆمان کەوتە فەرموو شتێ خاتر دەگری یاڵە باجومان لە کاک هونەر جرانيتي دو ويشينا كرمو جاب لك عشر كيامي مزا ويوبان السنو شفق لنشوق ودو سروريهم بيا وكاريدري وبالله نمو يا كم خسب يا بمام البرد جا دخيل بيمو اكتمر توجاو في خيا ولنك اكتمر توجاو في خيا ولنك او بين بساوت بتاو او بين بساوت بتاو كي وقارق امري برق وباولي وقارق امري برق وباولي كتوى خمسه ونعمتي وروا ودايا كتوى خمسه ونعمتي وروا ودايا اكتمر توجاو في خيا ولنك او بين بساوت بتاو كي او بين بساوت بتاو ئای دەست خۆش ئای دەست خۆش خۆش بێ مان لە بەرنامەشانە بوو هزار ئێمە ناپڕێکی پیاکە ئەرێ کاکوونەر ئاوە کاتن بۆ گەشت و سەیران و بابەتانە لە دەرەوە لە ناو خێزانەکەی خۆشتانە ئاو گۆرانیان بۆ لێ نەوەڵا بوو یەکسەر خۆڵە نەوەڵا لە سێران بۆ گۆرانی پێ آخر لو سي مالو حزين انا لە ماڵ خۆتانەیە دە حەزی مال خۆمان تاسە گۆرانی من بڕاکەی هەیە حەزی لەگەی تۆ لەبێ لە ماڵ خۆتانە مال خۆمانە دەبڵێت کاکە باس پێێنم گۆرانی مەڵشتی وایە خێزانم حەزی لێ خوا سلااو ڕێزمان بۆ خێزانت ئەیە ئەمان بینێ ئەو دەنگە خۆشەی کاکوونەر چۆن دڵێ وایە کاکوونەر کاگوونەر گروپی دەفی دەربەنی خان ینی بەڕاستی
گروپێکی زۆر تایبەت بەڵێ ماوە وڵای بەداخەوە گروپی بۆ؟ دەفی وەفایی ئەوە و کاتە سەردەمانێک و گروپێکی زۆر تۆکمە و باش بوو ینی لە بگرە لە سەرانسەری کوردستانە گروپێکی وەکۆ گروپی ئێمە تۆکمە و باش نەبوو بۆ بەڵام بۆکە وڵی هەبێ بڵم نەمایان چی وڵی پەرتەوازە بوو پەرتەوازە بوون ئەوە یەکێ لە ئەندامانی گروپی دەفەکەیەوە کاگداستان خۆ دەندانێ بووی کاگەرکان کاگەکان زۆر بەیانتر بەهۆی بژێوی و معیشەت و لە ڕاستیا خۆی ئەو ژۆرە گروپانە ئەبێ دەعم بکرێ بێ هاوکاری بکرێ بێ سەپۆرت بکرێ ئەبێ ینی بە یە کەس و دوو کەس و سێ کەسوانە نابرێ بەڕێوە لە ڕاستیا تۆ گەر هەر ینی هەر بەلای کەمی تۆ پێویستە بە ئیمکانێکی ئەوەنە ئەبێتەوە بێ خۆ بە ژوورێکە هەبێ شوێنێکە هەبێ ئەنجا دامێکی باشە هەبێ لە ڕاستی ئەوەش ینی هەمووی کەوتووە سەرشانی خۆم بەتەنیا ناتوانم بۆ نە ئیدامەیە و هەموو گەنجەندەم باشە کاکوونەر کارە هوەریەکان بە شێوازێکی گشتی لە دەربەنی خانات چۆنە لە چه ئاستێک هەیە وڵی دەربەنی خان چونکم شارێکی زۆر بچووکە تا ئێسێش ناوەندێکی هوەری وا گەورەیتیانە بۆ پەیمانگایەکی هوەریتیانە بووە زانکۆیتیانە بووە ئەو سەرچاوە هوەرێکە هەبوو لە دەربەنی خانە لەوە چێت تۆ ڕزگارش ئاگادار بێ تاکە شوێنێکە ئێمە ینی ئەو هەموو گەنجەی ڕووی تێکرد و لێ فێری مۆسیقاون سنتەری چالاکی گەنجانی دەربەنی خان بۆ شانازیەوە من خۆمیکێک بوو لەوانە و ئێستاژەر بەرپرسی بەشی مۆسیقای سنتەری گەنجانی دەربەنی خانم ئەو تروسکایە ینی لە سنتەرەوە با بڵێن سەرچاوی کرد ینی کۆمەڵی گۆرانی بێژی باش کۆمەڵە ژەنیاری بەتوانە ئێستا کۆمەڵی گەنج خۆشبەختانە تەخەڕۆژیان کردووە و ینی پەیمانگایان تەواو کردو و زانکۆیان تەواو کردو و ئێستا زۆر لە ئاسی باشدان بۆ ئێستا هەر ئەندامێکشان با بڵێن لە گروپیەکەن و ئیشی شەکەن و هەیشانە خۆیان سەربەخۆ هەر وەکو مۆسیقایی شەکەن جگە لە دەف لە چیت لەزانی کاک بەڵام من خۆم اختصاسەکەم ئامێرە ڕێتمیەکانە ڕێتمیەکانە بەڵێ دوای گەر بوو خەمەجێگی کاکداستان پارچەیەکمانە لێ پێش کاکداستان کاکداستان کێشە نیە دوایی بەسەتی لێوەرەگرین باشە باشە کاکوونەر چەندە گرنگە هوەرمەند شارەزای هەبێ لە یەکێک لە ئامێرە میوزیکەکانە بۆچی زۆر کات من گوێبیستی هوەرمەندەکان بووم باسیواکەن ئەڵەن ئەمە زۆر گرنگە زۆر یارمەتی دەرمانە لە شتێکە یارمەتی دەری ئێوە بێدەم بابی مۆسیقای تر مامەسان لەوە چێ باشی لێ بزان مۆسیقا خۆی دوو باڵی سەرەکی یەکیان ئاوازایەکیان ڕیتمە تۆ ینی مەفروزە تۆ گۆرانی بێش کە گۆرانی هەڵ ئێستا بۆن منە من مادەیەک حازر دەکەم بەرەمی حازر دەکەم هێنێرم بۆ ئەم برادەرانە یەکسەر پرسیاری تۆنەکەم لێکاڵە لە چ تۆنێکۆ یعنی بە شارەزایەکی هیچ نەبێ سەرەتایی و هەبێت لە مۆسیقا بزانی هەر تۆنی خۆ لە خۆشی لەگەڵ خۆیان لەگەڵ دوایە کە تۆنەکەی ش و دوای بەڵێ ڕیتمەکەی چەند چەنە وایە ئەمە دوو باڵی سەرەکیە لە مۆسیقا یەکیان ئاوازە میلۆدیەکە یەکێکشان ڕیتمە ڕاست یعنی باشتر وایە ئەم لە ئامرێکی مۆسیقا شارەزایی هەبێ وەکوم ئامرەوە تەریانە و لە ئامرێکی ڕیتمیشە هەر هیچ نەبێ کوردی خۆمانەوەتەنی سەرگوێیەکی بشکێ نشتێکی لێ بزانێت تۆ توانی کەمێکی تر بچیتە شوێنی کاکداستان ئێستا ناخێنا کەمێکی تر کات دەبێت و پارچە ئیتر بەدڵی خۆ هەر ئامریکی ڕێتپێ بزانام دەفی شوور پێ و دەپڵیشمان بەدڵی خۆ شتێکمانەوە ئامادەکەین ئەچینە لای پامنێرمان تەرزا لە نێو هاوڵاتیان لە سەیرانگەی بانقۆین بابزانین ئەوان هاتوونی تر وردە وردە چۆن خۆیان ئامادەکەن چییە خۆن چیان هێناوە یاپراخە برژاوە ئیتر هەرەوە بابەتانە و پرسیارانە بەجلی کوردیەوە هاتوون نەهاتوون ئەچێن لای پامنێرمان تەرزە سڵاو لێبێ بزانین لای تۆ چییە گوزەرێت. ئازیزان و خۆشەویستانی پرۆگرامە جوانەکەی ڕۆژێکی نوێ لە هەر جێگەیەکە و بینەرمانن سڵاوێکی گەرمتان لێبێت بەیانیتان باش بێت گشتی ئەم هەفتەی پرۆگرامی ڕۆژێکی نوێ بۆ ناوچی گەشتیاری بانقۆینە لە دەربەنی خان کە ناوچێکی گەشتیاری بەناوبانگە و بێگومان ئەوەی کە هاتبێتە ئەم جێگەیە هەمیشە دیمەنێکی جوان و سەرنجڕاکێشی هەیە و یەکێکە لەو جێگایانی کە لە پارێزگاکانی هەڵەبجە و سلێمانی و دیالە گەشتیارێکی زۆر ڕوو لەم ناوچە گەشتیاراکەت کە دراوسی ناوچەکەن ئەو سێ پارێزگایە بیریشمان نەچێت دەریاچی دەربەنی خان کە دەریاچێکی بەناوبانگە هەمووان زانیاریمان هەیە لەسەر مێژووەکەی بۆیە هەر گەشتیارێکی خۆشەویست لە ماوەی پشوەکانیان لە ماوەی ئەو کاتانی کە ئەوێت سەردانی ناوچە گەشتیارەکان بکات بە پێی توێژینەوەکان لە ماوەی پشوەکانە نزیکەی 40 بۆ 50,000 گەشتیار ڕوو لە ناوچەی گەشتیاری بانقۆینەکات. جا ئێستا لەم بەشی پرۆگرام هاتوومەتە لای هەندێک لەو خێزانە خۆشەویستانە بابزانین چۆن بوو ناوچەی گەشتیاری بانقۆین یان هەڵبژاردووە ئێوەش لەگەڵمان نەبینەربن.
سلام علیک سلااوتان لێ بێتەوەم کاتتان باش بێت زۆر زۆر سپاس بەلم کاکەی و دەست پێ بکەین ئەم کاتت باش بێ بەڕێزی سەرچاومە خێربی لە کێوە هاتوون لە کەلارەوە هەلاری عزیز و خۆشەویست ڕێز و سڵاومان هەیە چۆن بوو ناوچەی گەشتیاری بانکۆینتان هەڵبژار وڵای ناوچەیەکی خۆشە و گەشتیاریە و ڕمێش هاتین بێرە ئەم ساڵانە دووسێ جاردێ زۆر باشە هیچ زیانیاریت هەیە لەسەر ناوچێ گەشتیاریەکە کە با بڵێن مێژوویکی دوور و درێژ ئەوی کە باسەگرێت وڵای بە ساعتینە مەگەر ناوچەیەکی گەشتیاری خۆ بەڵێ زۆر خۆش لە هەموو شوێنەکە بێتن لە هەموو عێراق بێت پەیوەندی خێزانیەکان لە گەشت و سەیرانەکانە تا چەند تونند و تۆڵترە بێتەوە وڵای تر هەر کەسێ بە دەستخۆی کەوتە خێزانمە دەستخۆی کەوتە ئێسایمە هەر بڕێن بۆ شوێنە بە خێزانی یاچین زۆر باشە دەستان خۆش بێت و هەمیشە پەیوەندی کۆمەڵایەتەکانتان تونند و تۆڵ بکەنەوە خاتوونی گوڵچۆنی قوربانی تو چۆنی سەلامت بیگەن بەخێر بێ سەرچاو جلەکانیشتان زۆر زۆر جوانە پیرۆستانی سەلامت بیاقە چاو جوانەگەن پێم بڵێ تۆ ناوچەی گەشتیاری بانکۆین چی سەرنجت ڕاکێشێ وەڵا زۆر خۆشە بە تایبەتی ئاوەکەی کە هەواگەی لێدایتر فێنک ئەم ناوش فێنکێکەت زۆر باشە ئێوە لە کاتژمێر چنەوەتن وەڵا تقریبان ساعت 6 بەڵێ ئەمڕۆ کەشەکەشی زۆر زۆر فێنک و خۆش زۆر خۆش ئەگەر هەروە بمێنێ جار تۆزی هەتاوکەیە بەڵام کەشەکەی بە ئام بۆنی هەورەکەی شۆ باشترە ڕاستە ڕاستە چیتان هێناوە لەگەڵ خۆتانە وەڵی تر هەر برژا و شیرینی و شیرینی ئەوە هیچ بۆ عسران و بهێنیان و زۆر باشە خاتوونی گوڵچۆنی باشم تۆ چۆنی سەلامت بێ چۆن بوو تۆش بیرت کردەوە لەگەڵ خێزانەکەت گەشتێکی بەهاریانی خۆش بکەن وەڵی تر منیش خوشکانم چوونی تر منیش حەزم کرد لەگەڵیانە بم با بچینە لای ئەو بەڕێزانەش ئەگەر هاوکارم لەگەڵم بێ شاین با بچینە لایەن با بزانین ئەم ئازیزانەی دیکەش پامی خۆیان بنێرن لەم گەشتە بەهاریەیە جا من بێمە ئەم بینەوە دەستان خۆش بێ ئەجا چۆنن چۆنی تۆ بە لەم خاتونەوە دەست پێ بکەین چۆنی سەلامت بیگەن سەلامت بێ خۆ سپاس پێم بڵێ تا چەندێک گرنگە هاتنە دەرەوە بۆ گەشت و سەیرانەکان وامان لێ کات تۆزە لە ئەمێرە ئەلکترۆنیەکان دوورکەوینەوە وڵا وایە سێ مۆبایلەکەی تر بێتاقەتە ڕاستی سا مۆبایلەکە بەدەسێ بەڵام گفتوگۆکان لەگەڵ خێزانەکەتە جیاواز ئەیوایە جیاوازە وڵا وەک مۆبایل نییە پێ مەشغوڵ بێ خاتوونی گوڵچۆنی سەلامت بخێر بێقە سەلامت بێقە پێم بڵێت تۆ ئەمڕۆ چ خواردنێکی خۆشیان بۆ ئامادە وەڵا برژا و ئیتر برنج و گۆشت و ئەوانەمانێناوە تا چەندە لە گەشت و سەیرانەکانە ئێوە هەوڵەیەن هەندێک بەسەرهاتی خۆش یاخود هەندێک لەو یاریە کللتوری و کوردەواریانی کە لە کۆنا هەبووە ئێوەش لە گەشتەکەتانە دووبارەکەنەوە وەڵا یاریەکەینەوە تر دانیشن و قسەی خۆش و یاری بۆ نەیاری دۆمینە و تاڵە وشتان هیچ پیاوەکان لە وڵات دۆمی ناکەن در ئێمەش دانیشین و دەمەتەقی و یاری و قسە و نەرەوەڵا خاتوونی گۆڵ بپرسم هەمیشە ناوچە گەشتیارەکان دیمەنێکی جوانی هەیە ئێوە وەکو خێزانێک تا چەندە لەو کاتی کە هاتوون سەردانی ئەم جێگەیەتان کردووە کیسی خۆڵتان لەگەڵ خۆتانەیە ناو بۆ ئەوەی پاشماوی خۆراکیەکان بکەنە کیسی خۆڵە ئەوەیان زەرورترین شتە بۆ هەر جێگەیەک بڕۆین بەبێ کیسەی خۆڵ دەرناچین لەبەر ئەوەی هەتابی پارێزین شوێنەکە بە جوانی ئەمێنێتەوە بەڵێ بەڵێ ئێوە لێرە بەجێ ئێڵن یان خۆت ئەیخەنە ئۆتۆمبیلەکانتانە و دوجار دەیبین بەڵێ لە شوێنی خۆی فڕێ ئەدەین زۆر باشە چونکە لێرە لێ ئەوەی کە ئەبیندێت یاخود بیستومانە گوێمان لێ بووە ئەڵێن کیسی خۆڵەکان لە ناوچە گەشتیارەکان بەجێڵڕێت بەڵام ئەگەر ببرێتەوە لەگەڵ با بڵێن خێزانەکان بیبەنەوە لەگەڵ خوانەوە لایەنێکی باشترە ئەیوایە آخر کەس تا کەس کەوتووە هەنێک کەس هەیە لە هەر ناخاتە کیسەی خۆڵیشەوە هەنێک کەس جێ هێڵێ بەس من ئێمە خۆمان ئەیبین لەگەڵ خۆمانە دەستان خۆش بێت با بچینە لای کاکەش ئەگەر مەجال هەبێت گوڵی جوان تۆ قسەم بۆکەی باشی خۆش بێت تۆ بۆ جلی کوردی و لەبەرمیان وەڵی تر گێرم بوو ئەرۆڵە لە کاتی ترا جلی کوردیە پۆشی ئەم کاکەیش وەرگرین ئەگەر خاتوونی گۆڵ یەک تۆز نزیکتر ببیتەوە سپاس دەکەم دەستە خۆش بێ ئەم کاتەوە باش باشی بەخێر بەسەر چاو مەڕێزی پێم بڵێ ناوچەی گەشتیاری بانکۆین بابزانم بەلای ئێوە چۆنە جەوێکی خۆشە بەڕاستی لە گەرمیان ئێستا خۆی ڕاستی جەوەکە گەرمی کردوی ترە ئێرا فێنێکە و کەشێکی خۆشیەیە و خەڵک زیاتر هاتوچۆ ئەم ناوەکە باشە ئێوە تا سەعات چەند لێرە ئەمێن وڵای تر زیاتر نانی ڕوو یاوەرە لێرە خۆین و ئەو کاتە ڕۆینەوە
پامە چییە بۆ تەواوی گەشتیاران کە سەردانی ناوچە گەشتیارەکانەکەن کە هەمیشە دیمەنێکی سەرنجڕاکێشی هەیە و ژینگەکەشمان بە پاکی بپارێزی وڵایتر خۆی هاتوچۆکردن بۆیرە پاکوخایانی ڕابگری بۆ هەم کەشەکە تێک ناچێت و هەم بۆ پاکوخایانی ژینگە باشترە بەخێر زۆر زۆر سپاس بۆ بەڕێزم دەستەکانە خۆش بێ ئیشەڵا دواتر تامیەکەین بێ بینەرانی عزیز ناخۆش ئێوەی عزیز و خۆشەویستیش سپاس دەکەم کە تاوکو ئێستا بینەرمان بوون هیوادارین لەم ڕۆژی هەینیە بتوانن گەشت و سەیرانێکی خۆش و تەندروستیش بەڕێ بکەن و بتوانن ژینگەکەی خۆشان کە سەردانی ناوچە گەشتیارەکانەکەن ژینگەکە بە پاک و خاوێنی ڕابگرن لەم بەشی پرۆگرام ئەگەڕێنەوە بۆ لای هاوکارانم درێژە بە پرۆگرام ببن. بەڵێ دەستخۆشی بۆ هەموو ئەو بەڕێزانەی کە قسەیان بۆ مایکی کورسات و پرۆگرامی ڕۆژێکی نوێ کرد ومێ دەکەین هەر کەسێک سەردانی ئەم ژینگە جوانە و ئەم ناوچە جوانە کە بتوانێت هەر ئاوە بە جوانیش ئێرە بەجێ بهێڵە هاتینەوە بۆ لای تۆ خاتۆمەت وێنەکە زۆر زۆر جوانە بەمان بڵێ ئەمە تاوا بۆیان کاری ناماوێتی هەر لە پشتەوەی وانی مەبەسمە منتیقی وردەکاری ماوە هەر ئەم منتیقێر بە تەواتی ماوێتی باشە هاتۆمەل من ئەلێەوە کە دانیشتم تەماشامە کرد بەڕاستی زۆر دیتێڵە ینی هەستەکەی پڕ هێشتا ماویشێتی تۆڵی ماویشێتی بەس چۆن لە پێشەوە توانی ئەو وردەکاریانە دەربکەی ڕاهات ئەوەیە تابلۆ ئەو عادەتی هەیە بە پێی گەورەیەکەی بە پێی سایزەکەی هەتاوەکو گەورەتر بێ زیاتر لێ بچیتە دواوە ئیشەکە جوانتە دەرەچێت بە پێی قەبارەی ئەو بۆ نمونە ئیسا هیچ کێشەیەکێ مەسەلەن چەندێک بێ بۆ لەسەر دیوارێک وایە هەمان وێنە لەسەر دیوارێک وایە کێشەتە بوو نا هیچ کێشەیەوەکو خۆیڵێ ئەڵێ بە پێی قەبارەکەیەتی هەتا پشتیتە دوورەوە زیاتر هەستەکەی لە ڕاستیەوە ئەچێوەنیە بەڵێ چکە قەبارەکەی گەورەیە بێ کەمێ لە دوورترۆ سێریکی بۆ ئەوەی جوانەکەی دەرکەوێت باشە ئێستا بەردێکی گەورە هەیە لەم کامێرەوە توانم هاوڕێیانمان بیبینن چەند بەردێکی گەورە هەیە لە خوارەوەش من ئەیبینین بەڵام هەندێک بەردی ئەم لا دانەناوە نیازیت ئەوە ئەکەوێتە بەشی پێشەوانی لە سەوزەکە ئەوە زۆر جوان و زۆر تایبەت ئەنجام ئەم وێنەیە لە کۆتایی بەرنمەکەیە لە زیادکردنێکی ئاشکرایە ئەوەش پێمان بێت بینەرانمان دیمێنە ڕاستیەکە بینن کە خاتۆمەل دووسی کرد لە کۆتایی بەرنمەکەی لە زیادکردنێکی ئاشکرا کەس هەیە بێتە نێو زیادکردن ئاشکراکۆ هاوڕێیانی خۆشەویست ئەوە کاگڕێباز دەڵێ یەک کاگڕاستی زیادکردنی ئاشکراوام تابلۆیە بفرۆشین لە کۆتایی بەرنامە ئەمە دوو ئەوە سێ دکتۆریەتە زیادکردن ئاشکراکەوە ئەوە چوار کاگونەرەوە پێنج ئێمە شەش بە لە زیادکردنێکی ئاشکرا و تابلۆیە ئەفرۆشین لە کۆتایی بەرنمەکەیە ئیتر نرخەکەی پێی وتوم خاتووە ئەمە لە چەنەوە دەست پێەکەین وازانین لە کوێ شایتر کێ زۆرترین نرخیا ئی ئەوە تەواوە ئەبینێ دوایی کاتە لە کۆتای پرۆگرامەکە با تەواوی کا تابلۆکە باشە مافی خۆش لەوانێ بیفرۆشیتەوە حتمما زۆر باشە ئەمە گیاتۆ بۆ خۆ سەلاریکی تاوکردنی تابلۆکە بە ماندوو نەبی ئەی بۆ نەچینە لای بەرهەمێکی ڕیتمی کاک هوەر با بۆ دەست ئێمە بچینەوە کاک هوەر ئامادەی ئامادەم فەرموو
دەستخۆش کاکە هونەرگیان ماندوو نەبی زۆر زۆر تایبەت بوو اینجا ئەڵم ئەڵم تۆ چیتە ئەویا هەر لەویایە بۆچی ئەسپێ بۆ کاک داستان ناکە باش گۆرانی بۆ یاڵە کاک داستان مایکەکەی بێنەوە مایکە بەر بە کاک داستان خوا کاک ڕێبازەوە مایکەمان بەرەوە مایکە ئەو مایکە من بەرە کاک داستان قەت خۆ گۆرایی ناڵی لەگەڵ ڕێتمە بۆ لە هەموو شوێنێکە ناخۆشە لە حەمامی شار ناخۆشە دەنگە تاگە نەفرم کە خۆش حەزم لە سەودی خۆم نییە ئێلاو تێمە حەزمان لە سەوت تۆ بێ کەس پێینەوە کاک ڕێباز گوێتان لێ نەبووە کاگەر کاک هاتخوا مایکە بەم کاک ڕاستی دەنگێکی زۆر خۆشی یاڵڵا کاک ڕاستی ئەی باشە خەڵک شەکەی ئەی خۆ تا ئێستا گوێمان لە دەنگی تۆ بووە حەکەش بە یاڵڵا کاک ڕاستی بیبات کاک ڕاستی بەڵام باجۆمان لە گۆرانی پێ بڵێ کاک ڕاستی دەنگی زۆر تایبەت قەی ناکە با جۆمان لە دەنگە بێ لەگەڵ ئامێرەکەی خۆشتە هەر ئەوە تا قسەشم بۆ ناکرێت قسە بۆ کرێت قڕک درەنتر هەڵەسێ لە خۆی خۆم هەڵەسا تۆ لە شەشی بەیانیەوە گەیشتیتە ئێرە ینی هێشتا خەوتوی هەرجارێت لاوانێت دوای 11 بۆ عینەکە ترسم لە کاتی عینا چاو داخستێ ماگامان لە کاگەرکان ئەمەسا تا سار مامۆستایە لە دەفا مامۆستاڕەوەڵاتێکی زۆر زۆری کردووە دەستی خۆش بێت کۆمەڵی تەلەبەی زۆر زۆر باشی پەروەردەکرد من حەدم نەبێ بڵێم تەلەبێ و مەس بەڵامێکێک بوومە تەلەبەکانی ئەو تۆش بەدەف دەست پێکرد بە ڕێتمی دەست پێکرد ئەی چۆن بوو هاتی بۆ سنتور وەڵایتر توزان کەسابەتەکە لەوە حەزێکی زۆر زۆرم ڕێباز دەڵێ کەسابەتەکە لەوایە وایە وایە ئامێرێکەیە کە زۆر زۆر جۆکەر بێ بۆ هەموو نانەکە زیاترمانە لە قانونە لە قانون لە کامەتانە ها قانونیش ئێوە تاڵێ کاتە تۆ دۆزیتەوە ئەو خاڵە دۆزیۆت ئەڵە نەمڕۆ تۆ ستافەکۆ فریوانەوە بە خێرایی و لە پێش خۆتانەوە دکتۆریە ناب ئارە وڵات دکتۆر ساعت حوتنی بانی حوتنی هاتبووی ساعت چەند دەست پێکا بەرنامە گوت مەڵای زۆری ماوە دکتۆریشە ئەمە برادران کاگرەبازی ساعت حوتنی لێوە بن دەستان خۆش بێ ماندوونە بن ساز بۆی کە ئاوا لە هەموو ئەم پرۆگرامە تایبەتانەیە لەگەڵ مانابن بەرنامەکە جوانترەکەن بۆ ئێمە ماندوونە بن دەستان خۆش بێ خۆتان کاکوونەکە دکتۆر هەستەکەم تۆ سپرایزێکە هەیە بۆ کاکوونەرۆ نیە لە ڕاستیە با کاکوونەر گوێی لێ وەرە کاکوونەر سپرایزی بۆ تۆ وەرە دکتۆر سپرایزێکی هەیە بۆ سپرایزێکی بۆ تێ بزانین چییە لە ڕاستیە لا نەخان کاگاری ئێمە من وەکو خۆم وەکو دکتۆر ڕزگار قەرزاری گروپی دەفی وەفایم وەکو شاری دەربەنی خانیش قەرزاری ئەو گروپین ئەتوانم بڵێم بە جۆرێک لە جۆرەکان لە زەمنێکاوە لە کاتێکی دیاریکراویشە گروپی دەفی وەفایی بوو بە ناونیشانی کوردستانیش دەچووە ئیتالیا دەچووە سنە دەچووە شوێنەکان و هەتا کارگەشتە ئەوەی کە گروپی دەفی وەفایی کارێکی خوڵقان کە شاری دەربەنیخان نازناوی شاری دەفی وەرگرت ینی ناسناوی شاری دەف بوو بە نازناوی دەربەنیخان بۆیە من زۆر ئازارێکیشم بەدەست ئەوەی کە ئەو گروپە ئێستا نەماوە من لێرەوە لە شاشە جوانەکەی کورساتەوە ڕای دەگەێنم هەتا من لە پەیمانگای تەکنیکی دەربەنی خان بم لە ئێمەوە دەعم و پشتیوانی لە کاکهونەریشەوە هەستانەوەی گروپەکە هەموو پشتیوانیەکی دەکەین بۆ ئەوەی ئەو گروپەیە بچێتەوە سەر ڕێچکەی خۆی لێرەوە کاکهونەر مەسئولێتی هەستانەوەی گروپەکەی دەکەوێتە ئەستۆ ئێمەش بە هەموو هاوشاریانەوە بە خۆشمەوە بە پەیمانگاشەوە پشتیوانی دەبین دامی دەکەین و لە پشتیەوە دەوە کاکوونەر خۆش هەر تحفەیەکە خۆی یەک پاشە لە هوەرە یەکێکە لەو کەسانەی کە ناوەکەی خۆی پڕ بە پێستی خۆیەتی بۆیە ئێمە دەبێت قەدری بزانین من سوپرایزێکی تایبەتیشم بۆی هەبوو بەسەوە پێشتر پێم وتووە بەڵام بوو بە دوو سوپرایز بۆ ئەو ئەمە ئەرکە بۆ هاوشاریانم هەموو وەکو دەربەنی خانیان وە لە ڕاستیا هیچ هینێک نییە چکە ئێمە قەرزارین من لە دەورەی پێشوو کە هەر ڕاگر بووم لەوێ دوو جار هوەر و تیپە گروپی دەفی وەفایی ئاهەنگی گەورەیان بۆ ساز کردوین بۆ هەموو خوێندکارەکانمان لەبەرەوە ئێمە دەچینە ژێر ئەو بارە کاکوونەریش هەستانەوەی گروپەکە لە ئەستۆی تۆیەوە دڵنیاشم دەتوانێت مێگومان لە دەرەوەی ئەم شارە ئیشم کردو حەزەکەم یەک دوو شت بڵێم لەسەر
بابەتی هونەری لە دەربەنی خان من لەوانەیە لە 2002 بە بەردەوامی لە کار و چالاکی و پرۆژەکانی ئەم شارە خۆشەویستە بەشداریم کردووە زۆر بە شانازیەوە ئەم شارە پڕە لە تاقی جوان پڕە لە گەنجی بەتوانە پڕە لە هوزەی جوان مامۆسایی باش کەسایەتی جوان و ڕێکوپێک و لە هەمووی مهمتر گوێگرێکی زۆر باشی کۆنسرت و هینەکانی هەیە زۆر سەرسامی ئەوەم خەڵکی دەربەنی خان زۆر هونەردۆستن یانی چەند جاراتون کۆنسرتمان کردو ئەو قاعەیە بەو بچووکیە ئەو خەڵکە بەو زۆریە لە کاتی گۆرانیا گوێ لە هیچ هاتو هاواروینێک نەبوو ئەوە سەقافەتێکی زۆر جوانی ئەو شارەیە هیوادارم ئاوڕێکی زۆر جدیدە بدرێتەوە و دەستخۆشی لە مامۆستاشەکەم کە ئاوا ئەو تەرحانەی هەیە ئەمە تۆزە قسە جدیش بکەین بەڕاستی لەسەر ئەو بابەتە کارگەکانی ژێرێکێکە لە هونەرمەندە جوانەکانی دەربەنی خان سە زیاتر ڕێکوتە سلێمانی لەوێ کارەکانێکە بەس هیوادارم قەت ئێرە بەجێ نەیەڵێت و بەردەوام ئەو کاربوانێ دکتۆریشان هەر لە گروپی دەفی وفای حساب زۆر نێڵ بێتەوە بۆ سلێمانی دەستان خۆش بێت دەکەین ئەو گروپە ڕۆژێک بێت کە جارێکی تر خزمەتێکی باشتر هەم بە دەربەنی خان و هەم بە هەموو کوردێ بکات لە هەر شوێنێک من چونکەوەکو دکتۆرەتی ئێوە سەردانی زۆر شوێنتان گارەکەم و زۆر سوپاسی شێکم و پێشێزانم من پێشووتر بەبێ ئەم تموحانە و هیچ شەرینێکم نەخراوەتە بەردەست وانە و هەنی بە نێتێکی پاک و بەدڵێکی ساف و ئیشمون کردووە ئیشاءالله هەر بەو توانە و بەو تاقە و ئێمەش بۆ هیوای دەستان خۆش بێت بە نزیکانە ئێمەشی شەڵای تەواومان هەیە کە تۆ دەتوانی هەستانەوەیەک لە مەودەیەکی کورتا بکەیت بۆ هیوای دەستان خۆش بێت بەرهەم و قسەی زیاترمان ماوە بووی کە پێشکەشی بینەرە خۆشەویستەکانمانی بکەین بەڵام لە ئێستا پشوێک بەرەگرین دوا بە دوێ ئەم پشۆ گەڕینەوە شاشی کورسات بەجێمە هێڵن روحي رواني نخاكي فاتن روحي رواني نخاكي فاتن رضيانة رضيانة وقلب الريحانة رضيانة رضيانة وقلب الريحانة يا رب ودنينا يا لو درو هيوانة يا رب ودنينا يا لو درو هيوانة لو درو هيوانة
فردي مرده رضيانة رضيانة وقلب ريحانة رضيانة رضيانة وقلب ريحانة يا رب ونينايا لو دروا هيوانة يا رب ونينايا لو دروا هيوانة لو دروا هيوانة جارێکی تر خۆشەویستان ئەچینە لای هاوکارمان تەرزا لە نێو ئەو هاوڵاتی خۆشەویستانەیە کە لە سەیرانگەی بانقۆین لە دەربانی خان هاتوون بۆ گەشت و سێران و لەم کەش و هاوا خۆش و دڵگیرەیە سەیرانەکەم زانی نەوان چی با بڵێن چی باسەکەن بۆ مایکی کوردستان چ پەیامێکیان هەیە و ئیتر وردە وردە لە نێوڕۆ نزیکە بین و بزان چیشە خۆنوانیە زای هاوکارمان تەرزە پرسیاری چی لێ کردوون پاپێکۆ بینەر بین. ئازیزانی ئێمە دووبارە گەڕاینەوە لاتان لانە ئاری دووبارە سڵاو لە ئێوەش بێت بێگومان لە سەرەتای پرۆگرامەکە سڵاوم لە ئێوە نەکرد سڵاوێکی گەرمتان لێ بێت لەم بەشی پرۆگرام هاتووینەتە لای گروپێکی گەشتیاری با بڵێن گروپێکی وەرزشیە خاتونە گوڵەکان سەردانی ناوچەی گەشتیاری بانقۆیینیان کردووە وجا لە ئێستایە ئەمڕۆ بە جیاواز لەوەی کە با بڵێن گروپی وەرزشین و وەرزشی خۆیان لە ڕۆژەکانی ترا ئەنجام ئەیەن لەم ڕۆیە ئەم ڕۆژیان تەرخان کردو بۆ ئەوی گەشت و سەیرانێکی خۆش ئەنجام بن جا سەرەتا بە هاوکارم شاین وێنەکانتان بۆ بگوازێتەوە لێرە با بڵێم منجڵی تایبەت بە ئامادەکاری بۆ چێشت و نانەکانیان ئامادە کردووە مریشکێکی خۆشیشیان ئامادە کردووە جابۆنی ئەو ئاگر و دووکەڵەکەیەت بە سەرتابۆنێکی زۆر زۆر جیاوازی هەیە سڵاوتان لێبێت سڵاو بەخێر بێ قوربانی سەلامەت بیاخوا قوربانی بڵێ ئێوە لە کیوە هاتوون وەکو گروپی کچان وەکو گروپێکی وەرزشی سەرەتا بە خێراتنتان دەکەین لە کفریوە هاتینە لە گەرمیانەوە سەلامەت و سڵاومان هەیە بۆ کفری ئازیز سەلامەت بیاخوا لە وەکو گروپێکی خۆشش لێنێتێکی بە گروپێکە هاتووینە ئێمە حەزمان کرد پێکەوە بین و جەوێکی خۆش وەربگرین و چێشتمان لەسەر ئاگر کردووە باسم کرد ئێوە بە جیاواز لەو ڕۆژانی کە بۆ نمونە گەشتی شاخەوانی خۆتانەکەن یا خودۆکو گروپێکی وەرزشی ئەمڕۆ نان و چێشتەکەش لێرە ئامادەکەن چی ئامادە مریشکمان کردووە لەسەر ئاگر و برنجمان کردووە بە پڵاو لێنین و زۆر باشم برنجی پڵاویش ئامادە پێم بڵێ مریشکەکە چۆن ئامادەیەکەی بەهاراتی تێکەڵاوەکەی وەڵا زیاتر سەوزاواتمان بەکارهێنا و لێمە بەسرای تیا ئەەکەین و ئیتر لەسەر ئاگرەکرێت و خۆی خۆشە و هەرچیشی تیا بکە هەر خۆشە مریشک لەسەر ئاگریش بێ چێشتی سەر ئاگر تام و چێژێکی جیاواز بەڵێ 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 ئێوە تا کاتژمێر چەندەمێن وەڵای تر تا درەنگیانێکە مێنینەوە تا 4 بێ 5 بێ تا عەسر لێرێ تا چەندە پاک و خاوێنی شوێنەکە بە جوانی ڕای ئەگرن وەڵا تا پاک و خاوێن بێ خۆشە کاتی یەکێکە تێتە سەیران دوایەوە پاشماوەکان خۆت کیسەی زبڵمان هێناوە ئەیکێنە ناوی پاشماوەکان خۆمان لە شوێنێکە دا ئەنین و بۆ ئەوەی یەکێکتر بێ بتوانێت لە شوێنەکەماندا بنشێت ئێوە ئەمڕۆ وەکو گروپێکی کچان کە هاتوون جارجار ئاگات لە خواردنەکەش بێ بۆی دوایی نەڵێ کورسات خواردنەکەی سوتانەمانی کەواتە بەدەم کارکردنەوە هەندێک قسەشت لەگەڵاکەین وەکو گروپێکی وەرزشی ئێوە با بڵێن لە ماوەی وەرزی بەهارە سەردانی ناوچە گەشتیارەکانی ترەکەن بۆ ڕێڕەوی وەرزشی شاخەوانی وڵای تا ئێستا نەچوومانەوە خۆمان و یەک بین ئەرەوەڵا زۆر باش سەلامەت چۆن بوو ناوچەی گەشتیاری بانقۆیینتان هەڵبژار وڵا بە جەماعەت و لە قاعە پێکەوە ئەم شوێنەمان هەڵبژارد و بە خۆشی برادەران و هاتینە برەمان هەڵبژارد پێم بڵێ چۆن بووتوان هەڵبژار وتیان بە خواردنەکە تو ئامادەکەی تۆ دەسیا و دیارە خۆشەوە بەڵێ دەساومانەیە و ئەو هاوڕێمە لەگەڵمەوە بڵێ خۆم و کەسێکیش کە وەسفی خواردنەکە حتمما خۆشە بەڵام هەستەکەم بۆ و بەرامی خواردنەکەت خۆش دیارە سەکەم تامەکە ڕاستەکەی قوربانی لە خزمەتانە قوربانی حیاتەکەم قوربانی بەخێر بێنە سەرچاو گشتێکی زۆر زۆر خۆش ئەنجام بن سپاس بۆ ئێوە سپاس بۆ ئێوە خۆشەویستان ئەوەی کە ئەیبینن با هاوکارم وێنەکانتان بۆ بگوازێتەوە ئەم گروپە وەرزشیە با بڵێن گروپێکی کچانە بەپی دەرفەت هەفتانە بێت یاخود بە 2 هەفتە جارێک بێت سەردانی ناوچە گەشتیارەکانەکەن بۆ ئەوەی کەشێکی خۆش و ئارام بەسەر بەرن و لە هەمان کاتە بتوانن
گفتوگویەکی کراوەش لەگەڵ یەکە ئەنجام بن و کەمێکیش لە ئامێرە ئەلکترۆنیەکان دوور بکەونەوە لەبەرەوەی کاتێک ئێمە سەردانی ناوچە گەشتیارەکانەکەین هێندەی ئەوەی کا چێژوەر گرین لەوەی پەیوەندی کۆمەڵایەتەکانمان بەێستر بکەین دوور ئەەکەینەوە لەو ئامێرە ئەلکترۆنیانی کە بە درێژایی ڕۆژەکانی دیکە بەدەستمانەوەیە و کاری ڕۆژانی خۆمانی پێڕایەکەین لە ئێستاە ئەگەڕێمەوە بۆ لای هاوکارانم بەپێی دەرفەت لە کاتێکی تر ئەگەڕێمەوە وڵاتان. دەستخۆشی بۆ تای ئەو بەڕێزانەی کە قسەیان بۆ کردین ئێمە بەرداوامە بین لەم پرۆگرامە تایبەتە. دکتۆر پێشتر ئاری پرسیارێکی لێ کردی کە ڕۆڵی میدیا چییە لەم نێوەندەیە بۆ گرنگیدانی زیاتر بە کەرتی گەشتیاری سار بۆ نمونە ئێمە کاتونێتە ئەم ناوچە دڵگیر و جوانە بۆ نمونە چۆن وا بکەین هەروە پرسیارێکی تریش لەگەڵ ئەمەیە بکەم هەردووکی مۆڵام بیتەوە با بزانین ئاراستەکانی کۆتایی بۆ گرنگیدانی زیاتر بە کەرتی گەشتیاری لە هەرێمی کوردستانە بەرەو چۆڕوە. دەست خۆش بێ ڕاستی کاگاری پرسیارێکی کەشی کرد بە باسی سێکتەرەکانی کرد مەجال نەبوو زۆر گرنگە ئێمە گەشتیاری لەگەڵ کشت و کاڵ لەگەڵ پیشەسازی بچووک تێکەڵ بکەین بۆ نمونە جوتیارێک لەم گوندانەی دەوروبەری دەربەنی خان چۆن بەرهەمە کشت و کاڵەکەی لە شوێنی گەشتیاریە بە پرۆژەیەکی بچووکی پیشەسازی ساغ بکاتەوە بۆ نمونە ئێمە توانین لەگەڵ هەنجیرە لە سەرتەک وا مامەڵە بکەین وەکو چۆن مالیزیەکان لەگەڵ تو فەرەنگی لە شوێنی لە ناو مەزرعەکانیان من بە چاوی خۆم بینیومە کە وا مامەڵەیان کردووە ئەمە لە ئابووری پێی دەوتێ لینکەی جیبینی سێکتەرەکان ئەم سێکتەرە دامی ئەو سێکتەرەکە ئەو سێکتەر دامی ئەمەکە ئەم گەشتیاریشە دکتۆر زۆر ئارەزووەکەی لۆی کە خۆت بەدەستی خۆت شتەکان بەتاکیدەوە زۆر گرنگە کە ئێمە ئەو ئاراستەیە دروست بکەین میدیا لە هەموو بوارەکانەوە لە گەشتیاریش بە تایبەتی ڕۆڵێکی زۆر گەورە دەگێڕێ و ئەم بەرنامەی ئێوە بەشێکە لەوەی کە بە ئاراستەی قوڵکردنەوەی هۆشیاری گەشتیاری هۆشیاری ژینگەیی یا بڕۆین بۆیە دەستخۆشیتان لە یەکەم وەکو کورسات هەمیشە پێشەنگ بوون لەو بابەتە کۆتا ئاراستە من بە بڕای من پێم وایە بۆ وڵاتی ئێمە زۆر گرنگە گرنگی بە پرۆژەی بچووک بدەیت بۆ نمونە ئێمە ئێستا کەپرەکانی ژاڵە ناومان هەیە باوەڕ بکە کاگاریلانەخان من وازانم هەموو دانەدانەیە و کەپرانە بۆ من کراوە چونکە ئەمانە هەر کەپرێک هەر پرۆژەیەک دەیان کەس ئەجۆڵێنێ و دەیان فرسەتی هەلی کار دروستەکە و لە هەمووی گرنگتر پرۆژەی بچووک نایەکسانی و ناعەدالەتی کەم ئەکاتەوە و ئەو داهاتەی یێتە نێو شار و یێتە نێو سێکتەرەکەەوە بە یەکسانی دابەشی ئەکا بەسەر خێزانەکانەوە بەسەر تاکەکانی کۆمەلگایە بۆیە زۆر گرنگە حکوومەت ئاراستەیەکی هەبێت لە بری پرۆژەی گەورە بۆ نوێسە کۆمپانیاک بێنە بانخۆین ئەتوانێت هەر هەمووی بکات بە پرۆژە بەڵام دوای 4 دەرزەن کرێکاری بەنگلادیشیمان بۆ هێنێت و پارەکەشی هەموو بۆ یەک کەس ئەڕوا بەڵام ئەگەر ئێمە ئاراستەیەک دروست بکەین خەڵک لێرە هۆشیارەیەکی وای بدەینە ببێ بە خاوەنی پرۆژەی بچووک و لە پرۆژە بچووکەکانە دەیان کەس دەبێتە خاوەنی داهات و دەیان کەس دەبژێتەوە نایەکسانی و عەدالەتی کۆمەڵایەتی دروستە بێ نایەکسانی کەمە بێتەوە کە ئەم ئاراستەیە ئابووریناسێکی ئەمریکی شوماخەر لە هەفتاکان باسی کردووە لە 2020 بە دوا کتێبێک نووسراوە دەڵێ هەتا ئێستش بچووک هەر جوانە Small is beautiful لەبەرەوە بەتایبەتی بۆ وڵاتانی وەکو ئێمە ئەگەر مەسەلەن گەورە بۆ ئەمریکا جوان بێ بۆ وڵاتی ئێمە بچووک جوانە چونکە ئەو ئاراستەیە دروستەکە کەوتە دەستخۆش بە دکتۆر جان ئیتور دەوردە بەرەو کۆتایی بەرنامەکە ئاچین هاوڕێیان ئەچینە زیادکردنە ئاشکراکە و بۆ فرۆشتنی تابلۆکە تابلۆکە خۆشەویستان بینەرانی ئازیز ئێمە هەمیشە لە نێو بەرنامەی ڕۆژێکی نوێەوە شێوەکارەکانمان بان کردووە وتومانە ڕەنگە نرخی ئەو تابلۆیە لە دڵی شێوەکار خۆیان بێت ئەنی ئێستا ئەو بڕەپارەیە کە داێنین بۆ تابلۆیە ڕەنگە بڕێکی زۆر زۆر کەم بێ و ڕەمزی بێ بەڵام دەمانوێت لێرەوە قەدر بۆ هونەر بێڵینەوە و ئێمە لەم بەرنمەیە هەوڵەدەین لە ڕێگی لە ناو خۆماندا پێوا بە کاگڕاستی کاک ڕێباس کاک هونەر دکتۆر کێتر کاک داستان بە دوو ناو بەشدارن یە نەزادکردن ئاشراکەوە جا من هاوڕیانم ئەگە بتوانن دەنگی من لەگەڵ دەنگی خاتو ئەمەل دابخەن ئێوە قسێ بکەن
دوا پەیامی کاکوونەر باوەڕ بگین لەگەڵ دکتۆرە بابزان خاتۆمەل چەنی ماوە من دەست بەرزەکەمەوە دەنگی من بکەنەوە باشە فەرمو زۆر باش لە کاکوونەرەوە دەست پێ بکەین نەوەڵا کۆتا قسە بکە نەک دەست پێ بکەین تاوایت لە کۆتاییان وێنە بابزانین چه هەوڵەکەی بۆ زیینوکردنەوەی ئەو گروپەی کە باسمان لێەوە کرد لێرەوە دەستخۆشی بۆ جەنابتان خێر بن سەر چاو بۆ دەربەندی خان و بۆ سەیرانگار بانخوێنی ناوچی دەربەندی خان سوپاس بۆم بەرنامە جوانە سوپاسی دەستخۆشی تەواو بۆ برادەران و هاوڕێیانی خۆم هەیە ستافی کورسات هەمووی و لێرەوە دەستخۆشی زۆر زۆرم بۆ بەڕێز کاک دکتۆر هەیە توانی هەر پێشۆش لە بەرنامەکە پێیوتمتی سوپرایزێکم بۆ لە بەرنامەکە ڕاستی بەڕاستی مە سوپرایزێکی شۆکێنەر بوو سوپرایزێکی زۆر زۆر گەورە بوو بۆ من زۆر جار ینی هەوڵم داوە ئەم گروپە نەکەوێت زۆر جار ینی بەڵام بە تاکلایەنە ئەمیشە ناکرێت زۆر جاریش بە گەنجانم و تۆکم و گەنجوتم ئەو زەخت و قورسایی کەوتو لە سەرشانی من بە تەنیا ناتوانم هیمەتێک بکەن و لە ڕاستیشە دەربەنی خانیش خۆتە زانی شارێکی بچووکە کەسیش نەبووە داممان بکە ینی هاوکاری مام بکە خۆشبەختانە دکتۆر هاتە پێشەوە و من دڵنیایەکەم لێرەوە دڵنیایەکەم ئینشاءڵڵا بێ ئەمەلی ناکەم ئەو هیمەتەی کە ئەو باسی کرد زۆر زۆرە من بەرزەی نرخێنم وئینشاءڵڵا لە ئایندا بتوانم کە گروپەکە یەکەم بە گروپێکی تۆکمە و جوانترین ئێمەش هیوادارین بە زووترین کات وەکو تیمی پرۆگرامی ڕۆژێکی نوێ بین سەردانی ئەو گروپە جوانە بکەین و زیندوو بێتەوە بەڕگەیەکی جوانیشی یا تۆما بکەین دووبارە دەست خۆش بێماندوو نەبی دکتۆریان تۆ لە کۆتاییە چیت هەیە بە تایبەتتر بۆ ئەو گەشتیارانەی کە سەردانی ئەم ناوچە جوان و دڵگیراکەن وڵە لە کۆتاییە سوپاس بۆ جەلابتان بۆ ئەو ستافە بەڕێزە هاوڕێیانی پشتی کامیرا و بۆ کورسات بەگشتی کە ئێرەتان هەڵبژارد دەربنی خانتان هەڵبژارد و من داواکاریم لە گەشتیاران بەگشتی لە خۆمان ئەوەیە کە قەدری ئەم نیعمەتە جوانە بزانین بیپارێزین ئەو دارەیە خزمەتی ئێمەکە کە لە سێبەرەکەی دانیشین دواتر بە وەفا بین بۆی و ڕۆحی ژینگە پارێزی و ژینگە دۆستی لە ناو هەمومانە قوڵتر بکەینەوە دوجار ئێمە زەویەکمان هەیە ژینگەیەکمان هەیە سروشتێکمان هەیە خزمەتینەوە بەدەوەی دوای ئێماکە بیپارێزین و بە وەفا بین بەرامبەر ئێمەش بە هیوای دەستان خۆش بە سپاس زۆر سپاس بۆ هەمووتان کاکڕەباس کاک ڕاستی کاگەرکان کاک داستان کاکوونەر جا بە ئەوە بەجامانەکە بۆ لا بڕاکوارە بۆ بەرنامەکە دروست کردو تابلۆکە هاوڕیانم ئەیبینن ئێستا لە شاشەوە دەستە خۆش بەخاتەوە مە زۆر زۆر جوان زۆر تایبەت پێمە بە هەندێک وردەکاری ماوە دوای کە بە کڕێرەکەمان فرۆژ دەتوانی وردەکارەکە بە دڵی خۆت ئیمزای خۆشتی لەسەردانی باشە اینجا هاوڕیان خواوانی کە زیادکردن ئاشراگە دەستەکە بە بەرزکەنەوە لە چەنەوە دەستەکە ئەم تابلۆی لە 800,000 دەست پێکە لە 800,000 ئێمە دەست پێکەین بە فرۆشتنی یاڵە 80 سەر 80 کەسەیە 90 85 نەوە کاکەکان بەخوا نەوە پێنجا تکای مایکەکەتان با پێ بێ ئەو کاک داستان مایکەکە لە پشتی توێ من نەوە 650 کاکە دەدە سەرکەوە ماڵتان کەم کەمە ترامە زۆر سەر ناکەوم 94 یاڵە 94 کاک ڕاستی تۆ زۆر ئارەزوێن تابلۆیاکەی سەودەی پێ کاک ڕاستی نەوەچوار نابێت نەوەچوار نابێت بە زیایکی کە مایکە گرت دەبێت زیایکی زیاترنی ئاشکرا بەو جۆرە 95 ئێ تەواو 100 سێ جارە لەم سە کاکەژە سا گەر هەبێ ئەبێ ژمارەی تر ڕە کاک ڕاستی پێ لێ نەکەی گوتم من لەبینەوە کاگەرکان پیرۆزە باشە کاگەرکان بوو بە خاوەنی ئەم تابلۆیە پیرۆزی بێ ئەبێ تەواویکە کاگەرکان خاوەنی ئەم تابلۆیە بە 100,000 با یەک پرسیارێکی شکەم نرخی تابلۆ پێشتر باسم کرد ینی لە دڵی خۆتانە ڕەنگە و نرخە نەبێ بەڵام بۆی کە چۆنەڵی ڕێزێک بهۆنەر پێڵینەوە تابلۆیە چەند گرنگە و سعرە لای تۆ باشە ئەوەی کە دامانناوە تقریبا باش ئەی بۆ خاتری ناگری تۆزێ ئەمە خاترێگیری دوای خۆیەوە نەڕۆیشتوە
کاگەرکان ماڵتەوە تەواو من لێرە خەریکم معاملە بووە کەم تاوا بیرۆزی بەدەست خۆش هاتەوە مەرجان زۆر زۆر بەخێر بێی زۆر وێنەیەکی زۆر زۆر جوان تایبەت و لەم سروشتا و گەرینگیشە وێنەی دەستکردی شێوەکارەکەی خۆی لە ماڵەکەتا 200 ساڵی ترەوە بێ بە تابلۆیەکی تۆحفە لە دنیاە و تابلۆکانی پیکاسۆ هەموو ئەو شێوەکارە جیهانیانە ئەوە ماوەتەوە مێژوویەک بەسەر ئۆرجیناڵەکەی تێپەڕی و ئێستا زۆرترین پاراکە کاکەرکە هیوادارمە ماڵم ناڵەکەت ئەم تابلۆیە بێڵیتەوە و بمێنێتەوە وانێ دکتۆرجان بۆ هیوای دەستان خۆش بێت گەر هەڵانە بم کۆتا بەرهەمتان ماوە پێشکەشمانکەنوە نیە کەواتە بە کۆتا بەرهەمی کاکە هونەر ئێمەش کۆتایی بم پرۆگرامە تایبەتایەنی سوپاس یەکە بە یەکەتانەکەین کامڕۆ لەگەڵمانە بوون ماندوو نەبن سوپاسی بینەرە خۆشەویستەکانمانەکەین کە تا ئێستا ئێمەیان بەجێ نەهێشت هەروە سوپاسی تاوی هاوکارانمانەکەین بێگومان بە یارمەتی ئەوان نەبووانەمان نتوانین پرۆگرامە جوانە پێشکەشکەین ومێدەکەین ئەمڕۆ هەینەیەکی زۆر زۆر تایبەتمان بەخشی بێت بە ئێوە ئیشەڵڵا هەموو لایەکتان هەر ساغ و سەلامەت بن بە کۆتا بەرهەمی کاکە هونەر کۆتایی بە پرۆگرامی ئەمڕۆ هێنین ماڵتان ئاوادان کاتێکی شاد و هەمیشە لە گەشت و سەیران و خۆشییا بن فەرموو I
حمر متمول ماما شيل المبكو شيل هي حمر متمول